من لە هەرجەیەکن سڵاویمەتان لێبێت بەیانیتان باش بێت خۆشحاڵینم بەیانێش پێتان شادە بینەوە کۆمەڵە بەرگۆ بابەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. عزیزانم بۆ ئەمڕۆژمان دوو تەوەرمان بۆ ئامادەکردوون لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە دیزاینکردن و ڕازاندنەوەی باخچەکان ئەکەین وەکەزانین کە زۆرێک لە ئێمە لە ماڵەکانماندا باخچەمان هەیە لە حەوشەکانماندا ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چی بکرێت بۆ ئەوەی کە باخچەکانمان بڕازێنینەوە و دیزاین بکرێت و ئەو شتانە چییە پێویستمانە کە دیزاینی باخچەکانمانی پێ بکەین ئەو ڕۆکانە چییە پێویستە بەکار بهێنرێت هەمان کاتیشدا هەنێک کەس هەن کە لەناو باخچەکانیاندا سەوزە و میوە ئەچێنن ئەمە تا چەند ئەبێتە هۆکارێک بۆ ڕازاندنەوەی باخچەکانیان. ئەمە تەوەری یەکەمان دووە دوایەوە چینە سەر تەوەری دووەمان لا تەوەری دووەماندا باس لە خوێندنی ئۆنلاین ئەکەین وەک ئەزانین کە لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆناوە هەتا ئێستا دەرگای خوێندنگاکان داخراوە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە لەکەیەوە ئەم خوێندنی ئۆنلاین لە دەستی پێکردووە و خوێندکاران چۆن ئەتوانن داخلی سیستەمەکە ببن لە هەمان کاتیشدا وەک ئەزانین کە زۆرێک لە خوێندکاران و مامۆستایان گلەییان هەیە و کێشەیان هەیە لەبەر ئەوەی کە ئەم سیستەمە کێشەیەکی زۆری تێدایە. ئێمە ئەمڕۆ باس لەو کێشانە ئەکەین و باس لە چارەسەرکردنی ئەو کێشانەکەین پێویستە خوێندکاران چی بکەن بۆ ئەوەی ئەم کێشانە چارەسەر بکەن و بتوانن کاوانەکانیان لە ڕێگەی ئەم سیستەمە وەربگرن. ئەمە تەواوی تەوەرەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. عزیزانم وەکوتمان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە دیزاینکردن و ڕازاندنەوەی باخچەکانمان ئەکەین وەک ئەزانین زۆرێک لە ئێمە باخچەمان هەیە پێویستە چۆن بیڕازێنینەوە پێویستە چۆن دیزاینی بۆ بکەین و ئەو شتانە چیە پێویستمانە بۆ ئەوەی کە بیڕازێنینەوە. هەر بۆ مەبەستەش دکتۆر علی عوسمان پسپۆڕی ئەندازەکاری و دیزاینی باخچە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامانە. دکتۆریان سڵاو لێ ببیانیت باش بێت. بەیانی تۆش باش و بینەرانی خۆشەویستیشمان بەیانیان باش. زۆر سپاس دەکەم بەخێر هاتیت. دکتۆریان با سەرتا باسێک لە ڕازاندنەوەی باخچە بکەین بزانین مەبەستمان لە ڕازاندنەوە چییە پێناسێک بۆ ڕازاندنەوە بکەین. بەڕاستی ڕازاندنەوەی باخچە زانستێکی فراوانە پێوترێ هونەر و زانست. بەڵێ چونکە ئەوەنەی کە هونەری تیا کەمتر مەسەن زانستیا بەکاتێت لەبەرەوە بڵێن ڕەنگەکانە هۆکار نەفسیەکانە مەسەلەن فەلسەفەی جەمالە دوایەوەش مەسەن زانستە کشت و کاڵی و شتەکانی ترتیا بەکاردێ. بەنسبەت ڕازاندنەوە بریتە لە جوانکردن یان دانانی هەموو توخمەکانی کە لە باخچا بەکاردێ مەسەر ڕۆکتێت بەسەدان جۆری ڕۆکتەیە مەسەل لامان کاتە مەسەر هۆکارەکانی ڕێگایە گڵۆپە کورسیە مەسەن جاری وە یاریشی تیادانرێ زۆری تریش لەو شانە کەواتە ڕازاندنەوە و تەرتیبکردنی ئەمە هەموو شتانە پێوتێ زانستی دیزاینکردنی باخچە. بەڵێ واتام هەموو شتانی پێویستە بۆ ئەوەی کە بتوانین باخچێکی جوانمان هەبێت. دکتۆر با باسێک لەوە بکەین ڕازاندنەوەی باخچەکانمان جوانی باخچەکانمان تا چەند هۆکارە بۆ ئارامی دڵ و دەروونمان. زۆر بڵێن لەو پسپۆرانی کە لە بواری دیزاینوانە کارەکەم بە تایبەتی دیزاینی باخچە بەڵێ بە تایبەتی جوانی ڕۆکش وا پێناساکرێت کە خواردنی ڕۆحە هەر پێوتێ خێدا ڕۆح چۆنە مەسە پێویستمانە خواردن بخۆین بۆی بژین چالە فەسەلچەکانمانی پێ بکەین ڕۆحیش پێویستی بە خواردنەیە پێویستە سروش ببینێ و بە تایبەتیش جوانی ڕۆک. بەڵێ دکتۆر ئەمێ باسێک لەوە بکەین کە دیزاینی باخچەکانمان لە چی و چی پێگێت پێویستە ئێمە چی و چیمان هەبێت بۆ ئەوەی ببینە خاوەنی باخچەیەکی جوان. پێشێوشی گشتی ئێمە دوو چۆنەڵی هۆکاری سەرەکیمانەیە بڵێن بۆن بەنسبەت باخچەوە مەسە هێشە لەوانە ئەبێ ڕووبەرەکەمان هەبێ ڕووبەرەکە بڵێن گونجاو بێ لەگەڵ شتانی کە تیادایانێ بە تایبەتیش بڵێن کە ئەو شوێنەکەمان هەیە جازاری وایە مەسەرەن خاکە جاری واتوانێت باخچە دروستکەن سە کۆنکریتیش یعنی ئێستا مەسەر بەلەکۆنەیەکە سەربانێکە دوای مەسەر بیرازینەوە ئەو شوێنەکەی مەسەن هۆکاری دووهەممان یان پێویستی دووەممان ڕۆک و پێداویستەکانی ترە مەسەوە کورسیەوە گوڵا مەسەرن بەنسبەت پێگاتەکانی مەسەر ڕێگایە گوڵۆپە مەسەر کورسیە و یاری ئەو شتانێ کەواتە بێ ئەو دوو پێگاتە سەری چەمان ئەجاتوانی مەسەر. دکتۆر باس لە سەرەتای ڕازاندنەوەی باخچەیەکەوە دەست پێ بکەین ئەمێ باس لەوە بکەین کە ئێمە باخچەیەکی کۆنمان هەیە و دیزاینی بۆ نەکراوە کۆمەڵێک ڕۆکی تێدا ڕواوە هەر خۆڕسک یاخود هەنێک ڕۆک خۆمان تێدا ڕواندومانە ئەمێ باس لەوە بکەین کە پێویستە لەو کاتی ئێمە باخچەکان ئەڕازێنینەوە چی لەم ڕۆکانە بکرێت. بە شێوەیەکی گشتی ئێمە بە تایبەتی شەرقەکان دوو بڵێن کێشەمان هەیە بەڕاستی یان توانی مەسەر لەوانی بڵێن توانی زیاترش ینی بە تایبەتی بڵێن باوکو و دایک و مەسەلەن بە تەمەنەکان حەزەکان لە باخچەکانیانە بڵێن ڕۆکی بەری هەبێت یا مەسەلەن دایکەکە حەزەکان مەسەر شوێنی سەوزەشتی هەبێت
بەنسبەت مناڵ و گەنج شتەکانە مەسەرەن حەزیان مەسەن زیاتر مەسەن بەلای گوڵ و چیمەنە زۆر جا مەسەر ئەو دوانە ینی بەرێگەکەوت تۆ کە لە جارێەوە بەتایبەتیش بڵێن لەم چەند ساڵی دواییە بەوەی گرانی ڕووبەری بڵێن زەوی و قەرەباڵغ بوونی شارەکانەوە بەرە بڵێن ڕووبەری باخچە پاشەکشەی کرد ئەوەی مەسە باخچێکی گەورەیە بوو لەم لاوە بەشێکی لێبڕ و لەلا بەشێکی لێبڕێ یا ئەزەکە مەسە 400 مەترێکاوە دوو سەی جارێوە سەیجەکە بە 2 پەنجای کەدا شوێ نامێنێتەوە باخچە حەزەکە بزن داریمەی تیا بڕێنە کە دارەکە تیاران لە ڕۆوەرە بچووکات تاوایتە بەسێبەر هیچی لە ژێرا نابێت لەبەرەوە بێ هاوسەنگیەکە بێت لە بینی قەباری ئەو شتانەی کە دایانێن لەگەڵ ڕووبەرەکە بگونجێ مەسەلا گەرێشە بێ ڕووبەرێکی گەورەی بەقەی ناکەم بڵێن ئەتوانێت داری مێوەشی تیا بڕێن و لامان کاتە گوڵ و گوڵزاریش تیا بکە بەڵام تۆ ڕووبەرێکی بچووکتە بێ و تێ بەزبیکەی بەدار ئەوە ناگونجێ لەبەرەوە بێ بڵێن هاوسەنگیەکە بێت لەو لایەنەوە. دکتۆر باسمان لە گرنگی ڕوەک کرد بۆ ڕازاندنەوەی باخچەکان ئەمێ بزانم کە چ ڕۆکێکمان پێویستە بۆ ڕازاندنەوەی باخچەکانمان. بە شێوەشی گشتی ئەو ڕۆکانی کە لە باخچە بەکاردێنەکرێن بە حەو کۆمەڵەوە یەشی کەمیان درەختیان دارە بەسبەدارە گەوتین قەبارەیە گەوتی حەجمێ زۆرترین تەمەنیشەیە ئەبێ دامە لە دیزاینە هەوڵ بین دار بەکاربێن بۆ چونکە ساڵان تازەکردنەوەی ناوێت کۆمەڵی دووەمان هەر لەسەر دارەکان دکتۆر داری بەری لە ئێستا تا چەند گرنگی پێدراوە لە ناو باخچەکانە وڵی وەکوێ لەسەر تامەشەم پێکرد ئەگەر ڕووبەرەکە گەورە بێ ئەتوانی زۆرترین ژماری دار بەکاربێن چونکە وەک بتمان دار جۆری زۆرە ئەمێنێتەوە خزمەتی ناوی یەک ساڵی ڕووین دارەمانەیە هەزاران ساڵ ئەمێنێتەوە ڕۆکمانی کوردستان عمریوانی 3400 ساڵ دار بەڕوو مەسەر دارە بەن و مەسابشتانی دارما زۆشتانەمان لەبەرەوە بەنسبەت جۆرەکانی تری مەسێن ڕۆکەوە ساڵ تازەکردنەوەی کۆمەڵی دووەم کە هەمانە بڵین لە باخچەیە دەوەنەکان مەسەن شێوایان بچووکترە وەک بڵێن گوڵە قاوەیە گوڵە باخە مەسابشتانی ترە کۆمەڵی سێمان گوڵە بڵێن وەرزیەکانە وەرزەکانش مانەمانە گوڵی زستانەمانەیە هەمانە بڵێن هاوینە و پایزێ کۆمەڵش کەمانێ مەسە چیمەنەکانش کۆمەڵەشی تایبەتیە مەسە نابێ باخچە بێ چیمەن بێ زۆرجا مەسەن سەی 50 بۆ 100 ڕوبەری باخچەکرێ بە چیمەن چونکە تۆ دانیشتنەوە مەسەر شێوەکان زیاتر لەوەیە کۆمەڵشکە ڕۆکمانەیە بەنسبەت مەسەران ڕۆکی ئاوی و نیمچە ئاویەکانەوە شوێنێک تێنی سرمە ئاوی تیاکۆ دەتوانێت ڕۆکی تایبەتی بۆ بێ هەمانە بڵێن بورکێشی ئاوە ئەستێرێک توانێت ڕۆکی ئاوی تیا بڕێن کۆمەڵش کەمانەیە ڕۆکە دڕکاویەکانە مەسا توانێت لی جانا مەسا شوێنێک بەردەڵانەوە تیا بەکاربێن بە شێوەژی گشتی بڵێن ئەم حەوت کۆمەڵەی ڕۆک ئەتوانین بڵێن لە باخچە بەکاربێن ئەتوانی هاوسەنگێ دروستکەین داریش بەکاربێنین دەوەنیش بەکاربێنین چیمەنیش بەکاربێنین گوڵەوەرزەکانیش بەکاربێنین ڕۆکە دڕکایەکانش مەسەر سەر دیوار و لە شوێنینەکان بکاربێن لەمەکاتە شوێنێکوانێ بەڵ ئاوێتوانین ڕۆکە ئاوەکانیش بکاربێن. دکتۆر تا چەند گرنگی درراوە بە ڕوەکە هەمیشە سەوزەکان تا چەند گرنگە لەناو ئەو دیزاینکردنی باخچەیەدا ڕوەکی هەمیشە سەوزی تێدا بێت بۆیە کە هەر 4 وەرزی ساڵ باخچەکەمان سەوز بێت. بەڕاستی بەنسبەت ئێمە وڵاتی ئێمەوە ئێمە جێوشی قاڕیمانەیە ینی قاری بڵێن زستانمان سارد و شێدارە هاوینمان وشک و گەرم ڕاستە بەنسبەت ئەو ڕۆکانە کە لە وڵاتی مەگە مەسن لە غاباتەکانمە دەرسانەکانی کوردستان هەبگەڕێ بە دەگمەن ڕۆکێکێمیش سەوزە دۆزیتەوانێ زیاتر گەڵاوەری بۆی تەحملی و جواب بکە لەستانە گەڵایەوە چونکە وەک بۆن من لەم ساڵات پلەی گەرما گەیشتە بڵێن ناقیس 15 شتی وا زۆربەی ڕۆکامیش سەوزەکانمان گەڵایەن پێوە نەمایە وشک بوون ڕۆکمانەیە لەوانێ 10 ساڵ 5 ساڵ بێت چونکە لە 2007ەوە ئەو سەرمایە نەبوو زۆربەی وشک بوو لەبەرەوە ئەبێ بزانین یانی زیاتر ئەو ڕۆکانی کە ماڵیە بژێنین ڕۆکە گەڵاوەریەکان بەتابەتی کە ڕوبەرجی فراوان بێ قەناگە تۆ مەسەر لە ماڵەکە شوێنێکی پارێزراوە مەحمێ ئەتوانێت دێ ڕۆکێ بش سەوز بەکاربێنی بەڵام هەرێکان جوانی خۆی هەیە بۆ نمونە حدیقەیەکی ڕۆزەت هەیە مەکتەبت هەیە مەسەر شوێنێک تێ ئەتێ منداڵەکان لە ستان هاتاوێن لێبە نابێت ڕۆکێ بش سەوزی بۆ بەکاربێنی ئەبێ گەڵاواری بەکاربێنی بۆی لە هاوینە بڵێن سێبەرمان بۆ بکە لە ستانیشا شوێنەکە تاوی بەرکەوێت بەڵام بۆ نمونە پەرچینەکانە بڵێن پشتێنێ دروستەکەین بە دەوری باخچەکانە وەک پێوتە باشکێن ئەتوان لەو حاڵەتا بڵێن ڕۆکە هەمیش سەوزەکانە بەکاربێنی و بێ گرنگیش بەوە بین ئەو ڕۆکانە بەکاربێنین کە حمولیان مەسەرن توانێت ئەوانەیە کە بەرگەی پلەی گەرمی نزم بگرێت. دکتۆر با باسێک لە خاک بکەین ئەگەر هاتوو خاکەکەمان نەگونجاو بوو پێویستە چی بکەین بۆ ئەوەی کە باخچەکەمان ڕازاوە بێت. بەڕاستی گرنگترین هۆکاری سەرکەوتنی باخچە یەشێ لە هۆکارەکە ناتوانین بڵێن 300 خاکە ئەبێ ئەو خاکی کە ڕۆکی تیا ڕوێنین گونجاو بێ وە گوایە مەسە مناڵە پەروەردە بکەیت بە خواردنێشی چۆن دەڵێ بڵێ بەنانی وشکی جیازە لەوەی کە هەموو توخمەکانی بێتێ لەبەرەوە ڕۆکی جوایە کە تۆ ڕۆگەخەیتە بڵێن ئەو خاکەوە ئەتوانێت بڵێن توخمە خۆراکەکان 16 توخمە لەگەڵ ئەو لەو خاکەوەی بشێ
ئەگەر خاکەکە زەعیف بێ ئەگەر تۆخمی تیانەوە گەشە ناکە ڕۆکەمان لەبەرەوە بەنسبەت باخچەوە بێ زۆر گرنگێکی تایبەتی بە خاک بە تایبەتی بۆ نمونە لە چیمە نابێ 15 بۆ 20 سانتیم گڵێکی باشە تێکەڵێ بێ بۆ نمونە بەنسبەت دەوەنەکانەوە تا 50 سانتیم بەنسبەت درەختەوە ئەتوانین تا مەترێک گڵی ئەو شوێنە بگۆڕ لەگە خراپ بوو تا مەترێک گڵی باشی بۆدانە باشترین گەشاکە. دکتۆر بابینە سەر ئاودان ئەمێ باسێک لەوە بکەین ئاودانی ڕۆکەکان بەپێی ڕۆکەکان چۆن بگونجێنین بۆ نمونە هەنێک ڕۆک هەیە ئاوی زۆر ئەوێ هەنێک هەیەک ئاوی کەم ئەوێ بۆ نمونە ڕۆکی بیابانەکان ئاویان زۆر کەم ئەوێت چۆن پێویستە بیگونجێنین بە شێوەیەکی گشتی ڕۆکەکان ئەکرێن بە سێ کۆمەڵەوە بڵێن بۆ پێویستی ئاویان هەمانە ڕۆکە ئاوی نیم چ ئاویەکان ڕۆکاویەکانە بدامە لە ئاوە بۆ قامیش و مەسەن و بابەتانێکە مەسەن نیمفیا زەمبەقا دامە لە ئاوایە کۆمەڵی دووەممان بڵێن تا حدێک نابێ مەسەن زۆر وشکیش بێ زۆر تەرش بێ کۆمەڵی سێمان ڕۆکە دەرکاوەکانە کە توانای ئەوەیە بڵێن لە کەشێکی چۆنەڵی تا ڕادەیە گوشکە ئەوش ناتوانێت بێ ئاو بژێ بەڵام بۆ نمونە لەیان لەوانەیە کەمترین ڕادەی ئاوی بێ لەبەرەوە بێ بزانین مەسەلا ئەو ڕۆکانی چۆن تەرتیبەکەین نابێت ڕۆکە ئاوی نیم چ ئاویەکان لە پاڵ ڕۆکە بڵێ دەرکاوەکانە بڕێ ئەویان ئەو زۆرەی وشکە بێ کەمێکەی تۆ ئەوێ وشکە بێ لەبەرەوە بێ پێیان گونجێنین ینی چۆن هەر ڕۆکە شوێنی خۆی باڵا بەرز ناوێت لە باڵنس بۆ بێ بە شێوکی تەدریس بێ ڕاماکاتە پێداویستی ئاویش بۆ شێوەیە ئەبێ ڕۆکە بڵێ بۆ نمونە ڕۆکە ئاویەکان دوای نیمچە ئاویەکە ئەنجام کەم بەڵێ دکتۆر باسمان لەو کەسانە کرد کە لە ناو ماڵەکانیاندا سەوزە یاخۆت میوە ئەچێنن ئەمێ باسێک لەوە بکەین کە پێویستە ئەم سەوزە میوانە بەناو باخچەکاندا بڵاو بێت یاخۆت ئەمیش هەروەکو ئاودانەکە شوێنی تایبەتی هەیە بەڕاستی بەنسبەت بەرهەمێنانی سەوزە مەسەریان هەندێک کەسێک کشلێک و مەسەر شتان ناکە لە ماڵەوە باشتر وایە لە گۆشەیەکە یا مەسەلەن لە سوچێکا بیان بڵێن ئەگە باخچەکەی گەورە بێتوانێت حەزلیکە بە پەرژینێک مەسە بە سیاجێکی بڵێن ڕۆکیان بە شتێک بۆ چونکە زۆر جامەسە تۆ سەوزەکە کاتێکا جوان کەی بڕی ناشین نەبێت یان بەنسبەت باشتر وایە چۆن بڵێ لە شوێنێکا بێ سیاجێکی بۆ بکرێ ئەگە شوێنێکی بڵێن کراوە بێ باخچەی گەورە خۆ دەزانی بڵێ هەندێک نەخۆشیە مەسەلەن پشی لێ مەسەلەن تەیروش چێتە ناوی باشتر وایە بڵێ سیاجێکی بۆ بکە بە تایبەتی پشیلەش زۆر نەخۆشیە مەزارە گەورە نەقەڵێن لەبەرەوە بەنسبەت سەوزەشەوە باشتر وایە مەسەلەن زۆر لەژێر داروشتان نەبێت چونکە پێویستی بە ڕووناچیە لە هەمان کاتیان بڵێن ئەو شوێنی کە سەوزەی تیاکەی باشتر وایە بڵێن سەماتی کیمیایی شتانە بەکارێن زیاتر بڵێن ئەندامی بێ بینی ئاژەڵیوانەی بۆ بەکاربێنی ماوەماوەش گەڵەکەی بگۆڕێ و باشتر وایە بڵێن ئەتاوی بڵێن تەواو لەو شوێنە بە و باشتر وایە شوێنەکەش بڵێن تەنزیم بکە بۆ نمونە مەسەن بیبڕێتەوە بە بلۆک یا مەسەلەن بە کۆنکریتێکی تایبەتی وی بەسەریا بڕۆ پارچە پارچێکە بڵێن ئەو سەوزانەی کە ئارەزوولیەتی تیا بچێنێ و باشترین بڵێن سەوزش توانین لە ماڵ خۆت بەرەمی بێنی نەتوانی کیمیایی پێوە بکەیت لە هەمان کاتە بڵێن نەتوانی بڵێن پارێزراویکەی کە لە بڵێن پشیلە و مەسەلا بەعزە حیواناتی نەخۆشی نەخڵەکە نەچێت ناو سەوزە. دکتۆر باس لەوە کرد کە هەنێک ڕۆک هەیە پیس ئەبێت یاخود پشیلە ئەچێتە سەری پیسی ئەکات ئەمانە پێویستە دەرمان بکرێت بۆ خواردن شیاوە یاخود نابێت دەرمان بکرێت پێویستە چۆن بپارێزرێت؟ والله باشترین شتەوەیە مەسەلەن بەنسبەت سەوزە و ئەو شتانەی کە بڵێن ئەخورێت دەرمان نەکرێت لەمان کاتە باشترین شتیش ئەوەیە کە سەماتی کیمیاییش نەکرێت خۆ دەزانین مەسەلەن زۆربەی نەخۆشیەکان بڵێن کە بۆ ئینسانێت لە ڕێگەی سەماتی کیمیایی و مادە کیمیاییەوە یعنی بەعزێ شتێ مەسەلەن توانی بۆ نمونە پارچێکی بچووکتێ توانین سەکتەری بەسەرا بکەین بڵێن ئەو تاڵانی کە نەخۆشە بێ هەڵیکەنیانەوە و باشترین شتیش ئەوەیە بڵێن سیاجیشی بڵێنیان نەبادی بێ بەرشی بێ یان بە مشەبەکێکی تەلبیکەی بۆی مەسەر پشی لە ئەو شتان نەچێت ناوێت زۆرجار بڵێن ئەو شتانە گەرادانێ لەوانەیە مەسەلەن مەقاومەی ئەوەی بێ یان نازانین تۆ چ کاتێکا دانراوە ناکرێت تۆ شەم ڕۆژێ دەرمانی بکەیت بەڵام ئەو سەوزەی کە خۆت بەرهەمێنی خۆت شارەزای دەرمان نەکرد بەڵام ئەوەی کە لە بازاڕێکی نازانی بڵێ چۆن پەرەوە دەکراوە چونکە زیاتر بڵێ ئەو سەوزانەکە گەوراکرێن سەماتی کیمیاییە درێتێ و بەتایبەتیش بڵێنەوەی کە لە ژوورە پلاستیکی شتەکانە چونکە حساسە بۆ نەخۆشی بڵێن بەتایبەتی خیار و بیبەر و شتانە ڕۆژانە یان مەسا هەفتانە چزار لەوانێت دەرمان بکرێت بە پێچەوانەوە ئەو شتێک کە خۆت بەرەمێنی زۆر پاکترە و زۆر تەندروستتر. بەڵێ دکتۆر باباسێک لەو ڕۆکانە بکەین کە گوڵیان هەیە ئەمانە تا چەند گرنگن بۆ ڕازاندنەوەی باخچەکانمان و لە ئێستادا زۆرترین گوڵ کە بەکار ئەهێنرێت چین خواستی هاوڵاتیانی لەسەرە؟ بەڕاستی بەنسبەت گوڵەوە چۆن دەتوانین بڵێن بەشی سەرەکی باخچەیە یعنی باخچە بێ گوڵە
بەرزە گوڵەکان ژەوە باسمان کردیانی گوڵمان هەیە بڵێن هەمیشەیە بە درێژای ساڵ مەسەلا زۆربەی کاتی بۆ نمونە گوڵەباخ گوڵەباخی بچووکە قەزەوان پێوتە بێ پێڕۆست لە زۆربەی لە ساڵێکە لەوانەیە 8 مانگ 9 مانگ گوڵی پێوە بن هەندێک گوڵی ترمان هەیە وەرزیە لە گوڵە وەرزەکانی شەمانە هەمانە بڵێن لە مانگی یەکەوە دەست بە گوڵەکە تا مانگی پێچ ئەو پیادە گوڵستانەکانیان بەهارەکان بە پێچەوانەوە بڵێن وەزبێش ترمان هەیە ئەکسیێوانن لە مانگی 56 دەست بە گوڵەکە تا مانگی 11 ئەمانیش تەوەنیان تاوا بێ لەبەرەوە بێ مەسەن باخچەکەت بە شێوەیە برازێن دەوانێت کە بە درێژایی ساڵەکە گوڵەتە بێت ئەتوانی بڵێن بۆ ئەم کارە بکەیت ئەتوانی لە ئینجانا پەروەردەیانکەیت تا خونچەی دوو خونچەیەکرێتوانێت ئەوانی کە بەسەر چووە هەڵی گری بڵێن ئەوانە بینی شوێدانێ بۆی باخچەکە بێ گوڵ نەبێت لەبەرەوە بڵێن بەنسبەت ئەم بەتایبەتیەشێ مەسەر مەجای هەبیان لە باخێکە باخەوانی نەوەتێ ئەتوانی بڵێن زیاتر گرنگی بە گوڵە وەرزەکان بێت ئەگەر نەتوانرا ئەتوانێت گوڵای میشە سەوزەکان یا بزە گوڵای مشێکە بسە بۆ داودیمانێ خەتوانێ داریامانێ ساڵانە خۆی نوێ کاتوانێ یا مەسە پیازە گوڵدارەکانمان نێگزە مەسە ساڵانە لایەوە گوڵەکە بەنسبەت مەسە مێلاقەیە بەنسبەت شلێرە بەنسبەت شتەکانی تریشەوە بەڵێ دکتۆر باباسێک لۆ بکەین تەنها چاندنی ڕۆکەکان لە ناو باخچەکە ئەبێت یاخۆت پێویستە ئینجانەشمان هەبێت لە ناو باخچەکە بۆ ڕازاندنەوەی زیاتر وڵی بەنسبەت ئەو ماڵانەوە بڵێن کە باخچیان هەیە مەسەر کە گڵیانەشی تا بچێن ئەتوانێت بڵێن بە لە کۆنەکەی ئەتوانێت بڵێن لە سەربانەکەی باخچە بکە لەو حاڵتا بە دوو شێوا کرێ یا مەسەر لەسەر کۆنکرێتەکە ئەتوانێت بەعالەجە بگرێت بەسەر چەند تەبەقەیەکی خاسە بۆی ئاونیا بژێرەوە یا ڕتوبە نەچێت بۆ ناو ماڵەکە ئەگەر نەیتوانیەوە کاتوان لە ئینجانە بەکاربێنێ ئێستا مەسەر خۆشبەختانە ئەشکال لە لوان ئینجاناتەوە ئینجاناتۆ بەتایبەتی بۆ بە لە کۆنێ ئینجاناتۆ مەسەن توانی وە ڕزیگە و حەوزی گوڵ وایە یعنی ئەگەر نەتواندا مەسە گڵن نەبوویان لەسەر ئەرزەکەشت بچێنی ئەتوانێت لەو حاڵتار ئینجانە بەکاربێنی دکتۆر ئەو ئینجانانە کۆمەڵێک گوڵ هەیە کە تێیدا ئەڕێت بۆ نمونە دفن باخیە گوێفی لە ئەمانە ژەهراوین ئەمە تا چەند گرنگە خێزانەکان ئاگیان لێبێت بۆ ئەوەی کە لە کاتی ڕواندنیان یا خوددانانیان لە ناو باخچەکە و ماڵەکان نەبێتە هۆکارێک بۆەوەی کە منداڵەکانیان دەستیتەوە بن و ژەهراوی ببن بنسبەت بڵێن هەندێک ڕۆکمان بەتایبەتی ڕۆکانی ناوماڵ ئەوانەی بڵێن ژوور و پیانە و تێپێ ئیندۆر پلان ئەو ڕۆکانە ئەتوانین بڵێن سەی هەفتە تا سەی هەشتایان جاری وەگاتە تا سەڵە سەدیان ژەهراوین یعنی زیاتر بڵێن ئەو ڕۆکانە ڕۆکە ئیستیوایەکان زۆر جار مەسەڵەن باسی ئەومان کردووە لەبەرەوە باشتر وایە بڵێن لە شوێنێکدا بەتایبەتی ئەوانەی کە مناڵی بچووکیانێ بڵێن شوێنێکی بەرزایە مەسەڵەن لە دوای قەنەفۆشتەوە داینێ مەسەڵەن لە شوێنێکا داینێ کە مناڵ نەتوانێت بگاتێ دوای مێزەوە داینێ زۆربیان ژارن بەنسبەت بڵێن ئەو ڕۆکانەوە یعنی زیاتر بڵێن ژەهراویەکەشیان لە دەستلیان نانێ لە خوارد نایە بەتایبەتی مەسەڵەن مناڵێکی بچووکە لەوانەیە بڵێن ئەگەر حاجزێ لە بین نادان نتوانێت بکاتێ و ناتوانین بڵێن ئەو ڕۆکانش بەکارێن بەڕاستی جوانەکان ینی ئەوە کاکە بەکاری بێنی بەڵام ینی بڵێن ژەهراویەکەش بۆ ڕادەیە نییە بەتایبەتی کاریگەریەکەی چییە کاریگەریەکەی چیە بۆ نمونە کەسێک ئەگەر دەستی تێوە بات کاریگەریەکەی لەسەر ئەو کەسە چیە و چۆن بتوانرێت بە زووترین کات ئەم کەسە بڵێن چارەسەری بۆ بکرێت بۆ ئەوەی کاریگەری نەبێت لەسەری بەنسبەت بڵێن دەستلێدانەوە تا ڕادەیە کەمتر مەسەر چەند ڕۆژێکمان لە ڕێگای دەستێنەر حساسیت دروستەکە زیاتر بڵێن لە ڕێگای خواردنەوەیە یعنی کەمێکەشی بڵێن کە لێە خورێ تەسەورەکەم ینی مناڵیش ئەگە حەزۆ زۆر بچووک بیانی وەلا کەشتێکی بر بە دەبی تامی ناخۆش بوو یان بڵێن تاڵ بوو ئەوش تا حەدی مەسەن لێگەرتەوە ینی لەوانەیە بڵێن لە ڕێژێشی زۆر زۆر کەم ینی ئەو بێتە سەم بێ بۆی ڕۆکوشتەوە باشترە مەسەش حاڵ دەجی وا بەیسە بگەینە لە خۆشخانە مەعدەی بۆ بشۆرێ بەنسبەت بڵێن ئەو ڕۆکانەشەوە کە زیاتر بڵێن تەزیرەکان لە چیەوە دێ زۆر موادی تانینێ موادی قەلەویە مەسە واکە ناودەبی بڵێن کرش ببیان مەسەرەن بڵێن حاسەی تاپکردنی بۆ چەند سەعاتێک بڵێنەوە بێ بەڵام قەپێکی لێگریا مەسەن تۆزێکی لێ خوارد تا مەسەن ئەو شتانەی هەیە ینی لێگەڕێتەوانێ زیاتر مەسەن لە حیواناتە ئەو شتە لەوانێ مەسەنەوە بێ بەڵام حیوانیش بڵێن وەک ئینسان نییە وان کەرشیان هەیە مەسا وەزار ناچێتە مەعیدەوە چێتە کەرشەوە ئەتوانێت هەسمی بکایانی دکتۆر باباسێک لەو ڕۆکانە بکەین کە وەکو پەرژینێک بۆ باخچە بەکارەهێنرێن بۆ ڕازاندنەوەی باخچەکە ئەو ڕۆکانە کامانە ئەگرێتەوە بەنسبەت پەرژینەوە ئەتوانین هەموو ڕۆکێ بەکاربێنی بۆ پەرژین ئەتوانین لە تو چەند گەورێ داری قەڵەم تۆ چەند گەورێ بینەوە کراوە پەرژین جوانترین پەرژین لە تو لەوانە دروستەکەن بەڵام چی کەواتە پەرژین چییە هەموو ڕۆکێ توانی بەکاربێن بە تایبەتی ئەگەر هەمیشە سەوز بێ و بە تەمەنش بێ و زیاتر ئێمە دەوەنەکان بەکارێن بۆ دەوەنەکان زیاتر چەند قێدەرەکەەوە چێتە ناویەکەەوە
پەرژین مەسەڵەن چۆن پێناساکرێ بریتە لە چاندنی ڕۆک بە شێوەی نزیک لە یەکترەوە وەکەداری هەڵپاچین و بڵێن تەشکیلکردنیشی بۆ بکرێت باشتر وایە بڵێن پەرژینەکەمان هەمیش سەوز بێت و ڕەنگی گەڵاکانی جوان بێ ئێستا مەسەڵەن نەتوانین پەرژینەشکە بەکارین بێتە پەرژینی گوڵدار توانین مەسەڵەن گوڵەباغ بەکار بێت گوڵەباغ توانین مەسەڵەن بینی 30 سانتی بۆ 50 سانتی لەیەکەوە نزیک بیانڕێنی هەڵپاچینی بۆ بکرێت هەم گوڵەکە هەم مەسەڵەن دیوارێکش بۆ دروستەکە ژاڵە توانین مەسەڵەن بەکاری بێنی کەواتە پەرژین بریتە لە کۆمەڵی ڕۆ لە نزیک یەکترەوە یان بەڕێز چێن بێت کردداری هەڵپاچین و جوانکردنیان بۆ بکات. بەڵێ دکتۆر باست لە بڕین کرد و دیزاینکردنی باخچەکان بەهۆی بڕین و ئاگالێبوونی باخچەکان ئەمە باس لۆ بکەین تا چەند گرنگە ڕۆژانە ئێمە ئاماگامان لە باخچەکانمان بێت و ئەو پەرژینانەی کە زیادی کردو بیبڕین ڕێکی بکەینەوە بۆ ئەوەی کە جوانتر دەربکەوێت. یاخود بە تایبەت لەم کاتی کەرەنتینەیە دکتۆر تا چەند گرنگ بوو کە ئەوانەی باخچەیان هەیە لە ماڵەکانیان خۆیانی پێوە خەریککەن. بەڕاستی بەنسبەت بڵێن قسێکی ئەوە هەیە ئەڵمانی هەیە وەک پندێکیش وایە ئەڵێ گرتوێت تەمەنێکی درێژ و خۆش بژی باخچە بکە یان خەریکی باخچە بە بە تایبەتی بەس بڵێن ئەوانەی کە خانانشی نەکرێن ئەوانەی مەسەن کە نەخۆشیش یان دێشخانیان لە ماڵەوە مێنەوانێ یا مەسەن بە تایبەتی بۆ ماوەی کەرەنتینە ینی خەڵق خۆی پێوە مەشغوڵ کردو بە ڕۆکەوە بە ئینجانەوە ینی کاتەکە لێ ئەڕوا و نازانی مەسەن بە کاتیش بە شێوەی خۆشیش بێت بەنسبەت بڵێن باخچەشەوە بەڕاستی بەدا بەدەستیاوێ بۆ نەوەنە بڵێن گەشوشایەتیارێ کۆڵینەوەیەتی هەڵپاچینێتی لە قێوەشک بووە مەسەلەن هەندێک نەخۆشی بڵاو بێتە گەز و فرێکە لەوانە پێویست بە دەرمان بشێت نەکە لەبەرەوە هەم ئینسان بڵێن کاتێکی خۆشی بەسەرەوە هەم باخچەکەشی جوانە بێت بەنسبەت بڵێن باخچەوە بەڕاستی بەدا بەدەستیاوێ و بە تایبەتی لە ماڵەوە خۆ مەشغوڵکردن بە باخچە و بە ڕۆکەوە ینی کاتەکەت بە شێوەیەکی خۆش ڕاو بڵێن ئەوەش نابی بێزاریش نابی لەبەرەوە ینی خۆمەشغوڵکردن بە ڕۆک و بە کاری باخچەوە هەم خۆشە و هەم بڵێن بە بەختەوەریشە بیاری بێزار نابی گوڵەکە کرێتەوە لا گەڵایەشی کردووە لا شێشی کردووە ئەم بڵێن باخچەکەش جوانەکەی لەمە کاتی هەم کاتی خۆش بەسەرەوەی. بەڵێ دکتۆر ئەوانەی کە باخچیان هەیە لە ناو ماڵەکانیان زۆربەی کات گلەییان لەوە هەیە کە بە شەوان حەشەراتێکی زۆر ئەیاتە باخچەکە و مێشوو لە پێ ئەبێت ئەمە باسێک لەوە بکەین تا چەند پێویستە دەرمان بکرێن یاخود پێویستە لەم حاڵەتەدا چی بکرێت. بەڕاستی بەنسبەت بە تایبەتی بڵێن فترەی بەهارەوە زۆربەی بڵێن مێشوو لە بێزارکەرانی بڵێن کە لە شەوایەن بەڕووناچی ئەو شتانە بڵێن ئەیەت هەندێکیان بڵێن لە بە تایبەتی بڵێن مێشولەیەکەیە ئەمەی کە چێتە سەر و مەشولی ئەرەفێز وایە خوێنە مژێ گەرە شتەکانی بڵێن لە ناو باخچەکانە بە تایبەتی گەشوونە قەرەباڵ ڕوشێدار بێت دەرمانی تایبەتی هەیە مەسەڵەن دەرمان هەیە چۆنەڵی ئەتوانی بەکاری بێنی لە بەیانیانە مەسەڵەن دەوانێت کاریگەریەکی کەمتر بێتەوانێت دەرمانێکی مەسە ئایکۆنی پێڵن ئەمە ئایکۆنە مەسەڵەن توانی بەکاری بێنی بۆ ڕەش ئەو مێشوو لەو شتانەکەم بێتەوانێت و بە تایبەتیش بڵێن چ کاتێکایەت لە شەوانایەت ئەگەر گوڵۆپ و مەسەڵەن ڕووناچەکە تۆ زە دوورتر بێت لەوانێ بڵێن لە زیاتر بچن بۆ لای ڕووناچەکەەوە یعنی تۆ باخچەتە بێ بەخوا حەشەراتیشی بۆیێت و تێریتوریشی بۆیە بڵێن زۆر جار چۆن دەڵێ پەپولەوانەیە لەوانێ مەسە زۆر جار بڵێ پەپولە شتێکی جوانە بەڵام لەمە کاتە بڵێن گەراژ داانێ و نەخۆشی کەش نەقڵەکە زۆر جار یعنی ئەبێ هاوسەنگیەکە بێ بڵێن لە بینێ دوچانە تۆ ناتە مەسەن لە باخچەکەدا تێری و تووری و شتانی تیانە بێ زۆرجار بڵێن هاوسەنگیەکەی لە شینگەیە ئەو چۆ لە کەشتانە دێ بڵێن گەرای ئەو حەشەرات و بڵێن مێشوو لەو شتانە ئاخوا جاری وایە مەسەر ئەمانیش لەسەر شتی ترێشێ یعنی نابێت زۆر جا بڵێن بۆ ئەفساد شت دەرمان بەکاربێن چونکە دەرمان بەکارە ژینگەکە تێگەدێت. بەڵێ دکتۆر باباسێک لەوە بکەین کە ئەو باخچانەی کە هەیە لە ئێستادا و لە بەرزی بەهاردا پێویستە چ گوڵێکی تێدا بێت و چ گژوگیایەکی تێدا بێت جوانترە و دیزاینەکەی جوانترەکە هی باخچەکە. بڵێن بەنسبەت ئەم فەسڵی بەهار وەسا تقریبا بڵێن بەرەو کۆتایی بەهارە ڕۆینیانە مەسەڵەن لە ناوەڕاستیە دەرچوین بەنسبەت بڵێن بەهارە کۆمەڵە گوڵی تایبەتیە و بەنسبەت ئەو گوڵانە و کە لە وڵاتی ئێمان زیاتر بڵێن لەو ڕۆکانن کە لە بەهارە گوڵەکەن یعنی بەنسبەت ئەو ڕۆکانە مەسەڵەن کە ئێستا ئەمانە گوڵەکان بە تایبەتی گوڵە وەرزەکان دەمە شێرمانێ چاوپشی لەمانێ هەمیشە بارمانێ شەو بۆمانەیە بڵێن هەندێشتی ترمانێ مەسە وەک پاتۆنیا وەک بڵێن گوڵی ترمانێ بڵێن کلارسکیا و هەندێشتی ترمانێ مەسەڵەن هەمیشە بەهارە بەزالێ عتریە ئەمانەی ترێسا لە قیمەی گوڵکردنان بەرەبەرە بڵێن خەریکە چۆنەڵی تۆکەن و لە ناوچن ئەبێکی حازەکەین لەمە کادا بڵێن شەقڵی گوڵاوێنەکە حازەکەین ئەگەر خۆمان بڵێن لە باخچەکە لە سوچەکە بەرهەمی بێنین یان بیکڕین ئیتر بەرەبەرە گوڵە بەهارەکان بەسەر چوو ئەبێ چی بکەین
گوڵهاوینەکان دانینەوە یعنی گوڵهاوینەکان شۆمە کۆمەڵێکی زۆری ڕۆکە توانین مثلا بڵێ بەکارێن بێت. بەڵێ دکتۆر زۆر کەس هەن کە نازانن جۆری ڕۆکەکان کامانن و شارەزایەکی ئەوتۆیان تێدا نییە ئەوە لێ دیزاینکردنی شارەزاییان نییە لەو کاتەدا پێویستە ئەمان چی بکەن بۆ ئەوەی کە بنەخاوەنی باخچێکی ڕازاوە جوان. وڵ ئێستا خۆشبەختانە زۆر پسپۆڕی بڵێن دەسەکاری و دیزانی باخچەوانەیە لە هەما کاتە ئەگەر هەر نشێ بڵێن پارە خەرجکەوانە بێنێ بۆی بکە ئەتوانێت لە مەشتەلەکان ئێستا ماشەڵڵا بە سەدان و بە هەزاران نەمام گومانێ ڕۆگە جوانەکان لە شاری سلێمانی لە هەم شارەکانیشیان ینی سەردەمانێک تقریبا 30 ساڵە لەوە پێش لەمە سلێمانێ 4 مەشتە لەو ئێستا من تەسەوڕەکەم سەر و چەند هەزارێ کۆڵان نیە و گەڕێک نیە دیان مەشتریتیانێ هەمیان بەسەر ئەندازیاری کشت و کاڵیان تیایە بڵێ شارەزایانە ئەتوانێت بڵێن بێنێ دیزانەکەی بۆکە زۆر باخەوان زۆر باخەوانمانێ بڵێن زۆر شارەزایە ئەنی مەسەلەگە شخصەکە خۆشی ئەو شارەزایی نەبێ ئەتوانێت مەسە بڵێت چی شتێ بڕوێنم دڵەکەی چۆنە خزمەتکردنی هەر لەسەر ڕێنمایی ئەو کەسە پسپۆڕانە بۆ نمونە کاتی وا هەیە ئەچیتە ناو ئەو مەشتەلانی کە باست کرد کۆمەڵێک گوڵ و ڕوەکی زۆری تیا هەمویان جوان گەشاوە بەڵام کە ئەیهانهێنیتەوە بۆ ماڵەوە خۆت شارەزایت لی نییە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەسیز بێت پێویستە تا چەند ئەمانە ڕێنمایی لەو کەسانە وەربگرن کە خاوەنی ئەو مەشتەلانن یاخود کەسێکی پسپۆڕن بۆ ئەوەی کە بتوانن لە ماڵیشەوە گوڵەکانیان گەشاوە بێت. بەڕاستی ئەگەر شخصەکە خۆی ئەو شارەزایی نەبوو باشتر وایە پرسیار بکە لە بڵێن ئەو کەسێکە لەسەر مەشتەلەکەیشەکە بڵێ ڕۆکە بۆ چۆ داێ جا مەسەن تۆ ڕۆژەکەی ناو ماڵە لە دەرەوە دایانی یعنی دەرەوەی بێتە ژۆرە و گوڵناکە تۆ ببینی گوڵی پێوەیە کای بێتەوە بۆ ماڵەوە بڵێن گوڵەکەی ئەوەرێ یا مەسەن زۆر جار بۆ نمونە ڕۆژێکی دەرەوە لە ژۆرەدانیان یان بە پێچەوانەوە زۆر جار بڵێن ئەمە واکە بە تایبەتیش بڵێن ڕۆکە لە بڵێن پەروەردە بکرێت لە بیتی پلاستیکی و ژووری شوشەوانە ڕتوبە و جێوەشی گونجاوە ڕۆک حساسە وەکو مرۆڤ نێت مەسەن بۆ نمونە تۆ لە شوێنێکی سادەوە چیتە گەرم یان لە گەرمەوە چیتە سارد لە بەرەکەی ڕۆک وانە ڕۆک حساسە بڵێن هەر گۆڕانکارێکی مفاجئ ینی خێرا لە پلەی گەرمی و شێوانە گوڵەکانی وەرێ ڕەنگی ناشی نەبێ گەڵەکانی بڵێن هەڵەوەرێ ڕەژە بێ ئەسووتێ لەبەرەوە بێ ڕۆگە بە تەدریج یا مەسەن بۆ نمونە توکە ڕۆچەگەیەنی بڵێن ئەکڕی بۆ نمونە لە ژوورەوە لاو بێت پلاسیکەوە لەسەر لە حەتیقادانی بیانە لە تارمەیەکە داینە دووسێ ڕۆژانە لە زیکەرەوە لە هاتاوەکە نەگەکسە مەسە بە شێژ مفاجی بکەیت هاتاوەکە یان پێچەوانە مەسەن ڕۆژێک دەرەوە ئەیبێتەوە بیبێتە ژوورەوە بە هەماشەوە بێ بە پلە پلە بیبێتە ژوورەوە بۆ چووکە وا ڕاهاتووە بڵێن گەڵەکانی ئەستورۆ گەڵەکانی بچووکە لە بۆی لەگەڵ تیشکی ڕۆژی بەخۆتە کە تۆی بێتە ژوورەوە بە پێچەوانەوە گەڵای بەرسێبەر پانە تەبەقەی کیوتیکڵوانی بەسەر بۆی زۆترین کەمەی بڵێن تیشکی ڕۆژیان فۆتۆنات وەرگێت لەبەرەوە بڵێن بەنسبەت ڕۆکەوە بۆ شێوەیە بیانی زیاتر مەسە هۆکارەکەی بۆ بین یان شوێنەکەی نەگونجاوە یان بە شێوژی مفاجی ئەو کردارەکە ئەتوانی بڵێن زۆر لە ڕۆگەیەنی لە مانگەوە بۆی بکەیتە شوێنشکەوە ئەتوانی مەسە بە کیسەیەکی نایلۆ دایپۆشی تا لەگە شوێنەکە چۆن مەسەر ماسیکەی یعنی لە شوێنێکەوە بۆ شوێنێک ئەکەیتە کیسەیەکەوە ئاوتەیەکە مەسە بۆی لەگە پلەی گەرمەکان چاکێتە حوزەکە گەساروێک گەرمێ باماشەوە ڕۆکی جیانی توانی بە تەدریج یان بڵێن سەرەتا دایپۆشیە کردارێکی بۆ بکەین. دکتۆر باسمان لە ڕۆکەکان کرد دواتری لەسەر ئەوەی کەل و پلێک بەکار ئەهێنرێت لە ناو باخچەکان بۆی کە زیاتر باخچەکانمان ڕازاوە بێت بۆ نمونە کورسیە بڵێن پەرژینە ئەمانە تا چەند گرنگن هەبن بە شێوەشی گشتی پێگاتی باخچە لە تو پێگاتی سەرشی پێ هەمانە پێگاتە سروشتەکانە چێگرێتەوە ڕۆک ئاو خاک و بەرد و ئەو شتانێکە لە شوێنەکە پێگاتی دووەممان فیزیکین یا مەسەن ئەو شتانە کە دەستکردی ئینسان یان ئەو شتانە مەسەن کە مرۆڤ بەکارهێنێ بۆ خۆشگوزەرانی خۆی وەکوچی مەم ڕاڕە و ینی مەسەن مەمشایەک پیا بڕات چۆکە تۆ ناکرێ مەسەنا بچێت ناو باخێک و بەناو قوڕابڕن ئەبێ شوێنێکە مەسەر ڕێگایەک بەلایەکەوە گە شوێن ڕێگەش بەبێ 7 سانتیمەتر یەک شەخص پیا بڕۆپانێ پێکاتێشکەمانێ مەسەلەن کورسیە بۆ دانیشت تۆ کاتچێتە شوێنێکەوە خۆ ناکەنە سەرچی بەرەسان گڵدانیش بە کورسی تیاگە مەسەن کورسەکانیش بە پێی شوێنەکە گەورە بۆ بەژمارێک زۆر ژماری خەڵکی زۆر تیا بژاتە وهاکەزە مەسەن باخچێکی ماڵەوە چەند سەرخێزان بن یعنی بێ ئەوەنە کورسی تیا بە پێی شوێنەکە یانی پێکاتی ترمانێ مەسەن بۆ نمونە ڕووناچی ئەگەر شەوانە بەکار بێت پێکاتی مەسەن بۆ نمونە ئەبسەد شت تەنەکی خۆڵە
بهتر بێت یعنی ضرورەت تۆ لە شوێنێک ئەگەر باخچەکە بچووکیش بێت چەند گەورە بێ بە پێداویست بڵێن ئەو شتانی تیا بێت هەندێشتمان مەسەڵەن بۆ نمونە لە پارکێکە علاماتمانێ لێرەوە ڕۆی مەسەڵەن بۆ نمونە چی لە پارکێکی گەورە چەند سەد دۆنمێکە هەتێ مەسەڵەن کافتریا بدۆزیتەوانێ WC بدۆزیتەوە مەسەڵەن کۆشکە بدۆزیتەوە بێ علاماتی ڕێنمێنی هەبێ ئەم شتانە هەمیان پێنووتی پێگات فوارە و کۆمەڵەشتی تریش فوارە ئاوەکەی سروشتێ بەڵام فوارە و مەسەڵەن کارەبایی شتەکانی بڵێن بەنسبەت پێگاتەکانیەوە ئەوانە فیزیکی. دکتۆر باباسێک لەو بکەین بەپی ئەو شوێنی باخچەکەی تێدایە بۆ نمونە نەخۆشخانەیەکە باخچەی تێدایە خوێندنگەیەکە باخچەی تێدایە ماڵە باخچەی تێدایە ئەمە بزانم بەپی ئەمە تا چەند دیزاینەکەی گۆڕانکاری بەسەردادێت تا چەند ئەو کەلوپەلانەی کە تیدایە گۆڕانکاری بەسەردادێت ئەو ڕۆکانەی کە ئەچێنرێت تا چەند گۆڕانکاری بەسەردادێت هەموو بڵێن شوێنەکان باخچەی تایبەتیانێ ئێمە تقریبان بە شێوەیەکی دوو جۆر باخچەوانێ هەمانە باخچەی تایبەتیە تایبەتە بە شوێنێک بۆ نمونە تایبەتە بە نەخۆشخانە بە ڕەوزە بە قوتابخانە بۆ نمونە قوتابخانەی سەرەتایی جیاوازە لە ئامادەی باخچەکە ئینسان کۆ جیاوازە مەسەلە لە دایرەشتی ئەم پێوترێت باخچە تایبەتیەکان زۆری دووەمانەیە پێوتە باخچە گشتیەکان یعنی چی ئەم تایبەتی گشتیە ئەگەر تایبەتە بە تەمەنێ تایبەتی بێ بە عادەت و تەقالید تایبەتی بێ بڵێن بە جۆرە کەسێک پێوتە باخچەی تایبەت باخچەی گشتی چیە هەموو کەسی دیاتێ لە مناڵەوە لە پیرەوە لە فەقیرەوە بڵێن لە دەوڵەمەندەوە لە نەخوێنەوارێکەوە تا بڵێن حالیپێکەچی دەوشێت پێوتە باخچەی گشتی بە شێوەیەکی گشتی بڵێن هەر باخچەیەک تایبەتمەندی خۆی بۆ نمونە تۆ باخچە بۆ خەڵۆتگەی پیرەکەی ئەوە لە تەمەنێکان نابێ قادرمەتی هەبێ مەسەلەن نەبێ ڕێگەکانیان سلۆ پشتی کەم بێ بۆی بچۆ لە تەمەنێکان ناتوانێت نابێت ڕۆکی ترکایی تایبێت کەوت بەسەریا مەسەڵ ڕۆکانە بچێتە گیانیەوە یاسم بۆ من باخچە بۆ ڕەوزێ دروستەکەی نابێت ڕۆکی ترکایی تایبێت نابێت ڕۆکی ژێرایی تایبێت چکە لەوانەیە مناڵەکە بیخوا بە هەماشەوە مەسەڵ بۆ منە بڵێن باخچەی ڕەوزە جیاوازە لە بڵێن باخچەی بۆ منە بڵێن ئیدایانگەوانە باخچەی بڵێن دادیەک جیاوازە لە بڵێن مەکتەبێکی ابتدایی لەوانە مەسەڵەن لە مەرحەلەی ابتداییە مناڵ زیاتر بەرزە بێتەوە ئەبێت زیاتر مەسەڵەن هەڵبەز و داواز و خادمۆشی تیابێت بۆ نمونە بڵێن قوتابخانەیەکی ئامادەی زیاتر بڵێن خوێنکار لەو کاتابی لە مستەقبەلی خۆی کات زیاتر ئیجتیماعیە بێ شوێنی دانیشتنێ مەسەڵەن بڵێن لەگە برادەرەکان دانیشە باسی داهات و خۆی کات شوێنی خوێندنەوەی ئەوێ لەوانەیە مەسەڵەن لەو حاڵتا بڵێن زیاتر بە پێچەوانەی بڵێن مەکتەبە ئیبتیداییەکەوە یا مەسەڵەن ڕەوزەکەەوە بێ بۆ نمونە مەسەڵەن باخچەی دایرێکمانێ بۆ نمونە بڵێن باخچەی نەخۆشخانەیەکمانێ نەخۆشخانەکەشمان جیاوازە ئەمان نەخۆشی نەفسیە هەمانە مەسەڵەن نەخۆشی چۆنەڵی شتێکی ترە لەبەرەوە زۆر جا مەسەڵەن توانی هەندێک نەخۆشیە بۆی ڕۆکەوە ئالەچی بکەیت مەسەڵەن کۆمەڵێک بچۆنەڵی وەرزشەکە یا مەسەڵەن تا ڕەنگەکان کاریگەری هەیە بۆ سەر ئەوانەی مەسەڵەن بۆ نمونە زەردووی هەیە جۆرە ڕۆژێ مەسەڵەن کاریگەری لێبووی هەتا مەسەڵەن ئێستا هەندێک نەخۆشیەیە و مەسەڵەن بەوەی شوێنی ڕاضی بۆ دانێن ڕەنگەکان کاریگەری هەیە مەسەڵەن ڕۆکە هەندێک ڕۆکی پزیشکی تیا بەکاردێن دکتۆر باست لە ڕەنگ لەبەرەوە بە پێی جۆری باخچەکە ڕۆکانیشە گۆڕێ باست لە ڕەنگ کرد ئەمێ بزانم کە کام ڕەنگە زیاتر بۆ باخچەکان بەکارهێنرێت یاخود بە پێی پسپۆڕی بەڕێستان کام ڕەنگانە باشترە بەکاربهێنرێت وەک باسم کرد بە پێی بڵێ جۆری باخچەکان بۆ نمونە لە خەڵۆتگەی پیریە ئەو ڕنگانی کە بەکارێنی ئەبێ ڕەنگە ساردەکان بێ ئێمە دوو جۆر سێ جۆر ڕەنگمانەیە بە شێوەیەکی گشتی هەمانە ڕەنگە گەرمەکانە سوور زەرد تێکەڵەکانیان پرتەقاڵیەوە پێوتە ڕەنگە گەرمەکان چۆن ڕەنگە گەرمەکان وا لە ئینسانەکە مەسەڵەن چالاکیاتێ جۆڵەیە نەشاتیاتێ ئەمە بۆ چێگە بۆ تەمەنی کەرچەکانە مەسەڵەن لە مناڵیەوە تا تەقریبا نەتوانی بڵێن 40-50 ساڵی ئەوانی خەڵۆتگەی پیری زیاتر حەزیان لە ڕەنگە سادەکان ڕەنگە سادەکان چییە بۆ نمونە بڵێن سەوز و شین و تێکەڵەکانە هەمانە ڕەنگمانەی بێلایەنە باش ڕساسی سپی ئەمە ڕەنگە بێلایەنەکانە بەنسبەت بۆ نمونە بڵێن تۆ قوتابخانەیەشی چۆن دەڵێ ئامادەی کشانتێ لە تەمەنێکان زیاتر ڕەنگە گەرمەکانیان نەوێ پێچەوانەی بڵێن خەڵۆتگەی پیر یا مەسەڵەن شوێنێکی تر لەبەرەوە ئەبێ بزانی باخچەکە بڵێن بۆ چ تەمەنێ بەکاردێ بەپی ئەوە ڕەنگەکانێ بۆ بەپی ڕەنگی ڕەنگەکان بەپی باخچەکان دەستەکانە خۆش بێت سپاس بۆ ئامادە دکتۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ دکتۆر عەلی عوسمان پسپۆڕی ئەندازەکاری و دیزاینی باخچە کا بەشێکی ڕاستەوخۆ لەلامان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی نیگامان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بین.
لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین وەکوتمان لا تەوەری دووەماندا باز لە سیستەمی ئۆنلاین دەکەین و گەزانین کە لە سەرەتای داخستنی دەرگای قوتابخانەکانەوە هەتا ئێستا سیستەمی ئۆنلاین دەستی پێکردو و خوێندکاران ئەتوانن بەشدار بن لەم سیستەمەدا و وانەکانیان ڕۆژانن لە ڕێگەی ئەم سیستەمەوە وەربگرن. هەر بۆ مەبەستەش مامۆستا لەنجە ئەحمەد مامۆستای ئینگلیزی پۆلی 12 بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە لامانە. مامۆستا سڵاو لێوێ بەیانیت باش بێت. زۆر سپاس دەکەم. بەخێر هاتیت مامۆستا. سەرتا مامۆستا با باسێک لەوە بکەین کە ئەم سیستەمە لەکەیەوە کارا بۆ خوێندکاران لەکەیەوە ئەتوانن بەشداری تێدا بکەن. ئەم سیستەمە سەبارەت بە زانکۆ پەیمانگاکان پێم وایە لە 27 سێەوە کارایە. سیستەمەکە ئەلکترۆنیە بۆ ئەوانیش، یعنی مامۆستاکان بەرنامەکان وانەکان تەسجیلەکەن دوجار بەخشەکرێتەوە، بەڵام بۆ خوێندنگاکان لە ئامادەی و بنەڕەتی و ئەمانە لە هەمووی دەڕۆژێک ئەبێت کاراکراوە. مامۆستا با باسێک لەوە بکەین خوێندکاران چۆن بزانن کە ئەم سیستەمە هەیە و زانیاری دەربارەی ئەم سیستەمە چۆن وەربگرن؟ لە سیستەمەکەی کە یەکەیتەوانەکە ئیوانە دۆتکرد ئەکەیتەوانە یەکسەر فێر دەکات وانەی فێرکاریت هەیە چۆن پرۆگرامەکە بەکاربێنی چۆن ڕۆیتە ناوەوە. هەموو مامۆستایەک کۆدی خۆی هەیە، هەموو مامۆستایەک پاسوەردی خۆی هەیە کە بۆ هێنەرن. بە هەمان شێوە بۆ خوێندکارەکانیش هەموو خوێندکارێک کۆد و پاسوەردی خۆی هەیە. من ناتوانم کۆدی تۆ بەکاربێنم یان ئەوەی کۆدی ئەوەیکە بەکاربێنێ. هەموو خوێندکارێکی خۆی هەیە. تەنانەت ئێمە بە خوێندکارەکان زۆربەی مەکتەبەکان بە خوێندکارەکانیان و تۆ کە پێویست دەکات خۆیان بێن بۆ وەرگرتنی کۆدی خۆیان. واتای خوێندکاران ئەبێت لەم ماوەیەدا سەردانی خوێندنگاکانیان کردبێت. بەڵێ سەردانی خوێندنگاکانیان کردووە و هەندێک لە خوێندنگاکانیش با لە ڕێگەی ژمارەی مۆبایل و ئەم جۆرە شتانەوە پەیوەندیان کردوتەوە بە خوێندکارەکان، بەڵام بە شێوەیەکی گشتی سەردانی خوێندنگاکانیان کردو کۆدەکانیان وەرگرتوتەوە. بەڵێ مامۆستا با باسێک لە کێشەکانی ئەم سیستەمە بکەیت. زۆرێک لە مامۆستایان لە خوێندکاران گلەی زۆریان هەیە لەم سیستەمە ئەڵێن کێشەیەکی زۆری تێدا. سەرتا با باسێک لە کێشەی ئەوە بکەین کە ناتوانانی داخڵی سیستەمەکە ببی زۆربەی کات و ئەوەستێت ئەمە تا چەند ڕاستە؟ لە ڕاستەیە کێشەی زۆرتی هەیە. خۆی هەموو شتێکە بیدایەتە هەموو شتێکە سەرەتایە کۆمەڵێک بربەست و کێشەیە هەیە، بەڵام پێویستەکە لایەن پەیوەندیدار بەدوایە بگەڕێت و چارەسەری بۆ بدۆزێتەوە. ئەم سیستەمەش بە حکمەوەی کە لە لای ئێمە زۆر تازەیە و پێشتر ئێمە پێی ئاشنا نەبووین چوەکو مامۆستا چوەکو تەلەبە چوەکو ئیدارە کەسمان بەم سیستەمانە ئاشنانین بە حقیقەت بە تایبەت لە مەکتەبە ئاساییەکانە لە تایبەتەکان کەرتی تایبەت لەبەرەوە ئێمە پێی ئاشنانین. لەبەرەوە پێویست دەکات وەزارەتی پەیوەندیدارەکان پەیوەندیدارەکان چارەسەری ئەو کێشانە بکەن کە تۆ باسیەکەیت. بەڵێ زۆر کات تۆ ناتوانانی داخڵ ببیت، جای وایە داخڵ بوویت و لە پڕ ئەوەستێت تۆ لە ناوەڕاستی وانەکەی دۆستاوە یان یەکێکە لە کێشەکان وانە یەکی تایە بۆ نمونەوانەی دویتیانی دواترین لەسەر چارەسەرکردنی ئەو کێشانە مامۆستا ئەمێ باسێک لەوە بکەین کە ئەم کێشانە چارەسەریان هەیە یاخود لەم سیستەمەدا هەروە بەردەوام ئەبێت. خۆی هیچ شتێک نییە چارەسەری نەبێت وایە، بەڵامەکەیتە سەرەوەی کە ئەمان تا چەند دەتوانن چارەسەری بکەن، تا چەند دەتوانن ئەو کێشەیە کێشەکە بدۆزنەوە پێش هەموو شتێک دواتە چارەسەری بکەن. ئێستا کێشەکان ڕوونە تا ڕادێک لای خەڵک ڕوونە کێشەکان ماوەتەوەی کە تا چەند دەتوانن چارەسەری بکەن و ئایا تەنها بەم شێوەی بەردەوام ئەبێت چۆگە بم جۆرە بەردەوام بێت لە ڕاستە هیچ سوودێکی وای نییە بۆ خوێندکاران. بەڵێ مامۆستا با باسێک لە وتنەوەی وانەکان بکەین لەلایەن مامۆستاکانەوە. وەک ئەزانین کە لەناو خوێندنگاکانیشدا گرنگە ئەو مامۆستای وانەکە ئەڵێتەوە شارەزایەکی باشی هەبێت یاخود خوێندکاران بە تەواوی لی تێبگەن. خوێندکاران لە ئێستادا گلەییان لەوە هەیە کە مامۆستایانی شارەکانی تر
وانەکان ئەڵێنەوە لەهجەکانیان گۆڕانکاری بەسەردادێت لە کاتی وتنەوەی وانەکاندا. خوێندکاران ئەوەی بڵێن بۆ نمونە زانیاری ئەیانوێت لەبارەی لەهجەکەەوە وەربگرن ئاگیان لە دەرزەکە نییە یاخود ئەو مامۆسای وشەیەکی جیاواز بەکار ئەهێنێت. ئەمە تا چەند ڕاستەوە پێویستە چی بکرێت لەم کاتەدا؟ یەکێک لە کێشە زۆر گەورەکان ئەوەیە ئەزانی ئێمە مناڵی یەکی ابتیدایی جاری وا هەیە لە دایک و باوکیشی بەتەواوەتی تێناگات. خۆ مناڵم هەیە بۆ هەنێک شت ئەوێت ڕوونکردنەوەی زیاتری بمێ بۆ مناڵی فلانە شت ئەڵێتەوە یانی چی ئەبێ ڕوونکردنەوەی بمێ کە ئەمە ینی ئەوە بۆ ئەوە باسم کردووە ئەمە ئاوایە. تۆ مناڵێکی سەرەتایی بۆ جۆرە بێت مناڵێکی بنەڕەتی بۆ جۆرە بێت تەنانەت ئامادەیەکانی ژەمە خۆمان لەگەڵ یانین زۆر جار تۆ وشەیەک بەکارهێنی ئەو نەیبیستووە باشە کاتە لەم کاتەیە ئەگەر من ئەو لە زمانی لە دیالکتی سلێمانی من تێنەگات چۆن لە دیالکتی بۆ من بادێنی تێ بگات چۆن لە هەولێری تێ بگات باشە تا ڕادێک هەولێری نزیکە لە خۆمانە بەڵام بێگومانەوەش وشەی جیاواز و دەربڕینی جیاوازمان هەیە حتا بەڕای من ینی بۆ نمونە مامۆستایەک لە سلێمانی زۆر قورسە بڕات تەنانەت لە هەڵەبجە و لە سەیسایەقیش ینی ئەگەر بکرێت لە ناو شارەکانی خۆیانە مامۆستاکانیان هەڵبجێت وانیان پێ بڵێتەوانێ ئەگەر ئەمە بەم جۆرە بێت ئێمە ئەوە پێمان وا بکە زمان ئەوە گرنگە ئێمە چی بکەین بۆی کە تەلەبە لەم کاتایە بێت چی بکات کاتێک مامۆستایەکی بادینی کلیک ئەکات لە پڕ مامۆستایەکی بادینی دەستەکە بەژ سلێمانی لە پڕکە کلیکی کردو مامۆستایەکی سلێمانی دەرسەکە شەرحەکات ئەبێت چی بکات لەو کاتەیە ینی حساب بۆ هێن نەکراوە بۆ زۆنەکان نەکراوە لەم سیستمەیە گەورەترین خەلەلی ئەم سیستەما یەکێک لە گەورەترین خەلەلەکان تێدا کردووە نەهاتوون حسابی ئەوە بکەن خوێندکارێکی دهۆک لە دیالکتی سلێمانی تێناگات خوێندکارێکی سلێمانی لە بادینی تێناگات ئەبوو وەکو چۆن سیستەمەکان داناوە ئەبوو بۆ نمونە دوو مامۆستایان هەبووە لەن کەم دوو مامۆستایان هەبووە بۆ خوێندکارانی سلێمانی کلیکیان لەسەر مامۆستایانی دەڤەری سلێمانی بکەدا خوێندکارانی هەولێر بۆ نمونە مامۆستاکانی خۆیان خوێندکارانی دهۆک دیسان مامۆستاکانی خۆیان چونکە من ئەگەر لە زمانەکە تێنەگەم منۆنی بە دوای وشەکانە ڕاکەم بە دوای ئەوەیە ڕاکەم ئەم وشەیە یعنی چی ئەوە چۆنە ئەوە بۆچی لەویا بەکار ئەوە بە دوای وشە ڕاکەم ئەوە بە دوای زانیەکانە مامۆستا باباسێک لەوە بکەین کە خوێندکاران هەر لە سەرای دەستپێکردنی داوامەوە تا ئەو کاتێک کە خوێندنگاکان دەرگاکانیان داخرا مامۆستای خۆیان وانەی پێ ئەوتن لە ئێستادا مامۆستاکانیان گۆڕاوە وانەکان گۆڕاون شێوازی وانەوتنەکان گۆڕاون ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر خوێندکاران لە ڕاستیە کاریگەرێکی زۆر کەورەی هەیە ئێمە زۆر کات کە مامۆستایەک ئێوێ نەقڵ بە یەکسەر پێڵێنجی خۆ ئەم ساڵیان پێتەواوکە وەی کە مامۆستاکە نەگۆڕێت کەواتە کە بوونی دوو مامۆستا لەناو مەکتەبێکە گۆڕینی مامۆستاکە ئەوە کاریگەری هەبێت ئەم جۆرە لەوانەوتنەوە بە چەند کاریگەری هەبێت لەسەر خوێندکارێکی ئێمە چەند قورسە تۆ لە پڕ مامۆستایەکی تر دەرسەکانی خۆتە بۆ شەرحکاتەوە و دەرسانی کە لە ناو مەکتەبا خوێنوتە ئەمە بەدەر لەوەی کە هەنێک کێشەتری هەیە ئەگەر دەرفەت و دوایی باسی یەکەین بۆ نمونە تۆ بەدی لانگویج لە بینی مامۆستا خوێندکاران نییە کاتێ لە ناو پۆلا دەرس شەرحەکەم بەدی لانگویج بەکارهێنم سەیری فەیسی تەلەبەکانەکەم یەکسەر تێگەڵم تەلەبانە هەنێکیان تێنەگەیشتیم تەنانەت زۆر کار وەکو سابەت لە بینی خۆم و خوێندکارەکان ماڵم تێگەیشتونیان ئەوانە تێگەیشتونیان شتێکەڵێم یسیانە ئێوە لە ناوە وەکو بەدی لانگویج هێنن تێنەگەیشتون بەڵام بەدەمەڵێن یس ئەها کاتە بەدی لانگویج زۆر گرنگە کە لەم سیستەما هیچ ڕۆڵێکی نییە کاتەم من کە لە لانگویجی تەلەبەکە تێنەکەم لە بەدی لانگویجی تەلەبەکە تێنەکەم چۆن بزانم تێگەیشتووە چۆن بزانم پێویستی بەڕوونکردنەوەی زیاترە یاننا بەڵێ دەستەکانە خۆش بە مامۆستاگەڕین و لای بەڕێزت بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامنێرمان حەیدەر باشەیەکی ڕاستە و خۆ لە کفریەوە لەگەڵمانە حەیدەر سڵاو لێوێ و بەیانیت باش بێ دەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین سڵاو لە ئێوەش هەموو کاتێکتان باش دیارە من دەمەوێت لە سنووری هەواڵی سنووری گەرمیانتان پێڕابگەێنم شەوی ڕابردوو چەکدارانی داعش لە سنووری ناحی گوڵاڵا
پەلاماری چەند بازگەیەک یاخود چەند خاڵێکی سوپای عێراقیان داوە لەگەڵ حشدی شعبی دوای شەڕ و پێکادێنێکی سێ کاتژمێری 8 چەکداری داعش 8 چەکداری حشدی شعبی کوژراوە. ئەمە لە کاتێکدایەکەوە هەر شەوی ڕابردوو لە سنووری بڵێن ناوچەکانی کەرکک و ناوچەکانی دیکەش شەڕ و پێکادان دروست بووە. ئەوەی کە هەیە ئەو ناوچانەی کە دەکەوێتە سنووری سوپای عێراق و حوژی شعبی تا ڕادەیەکی زۆر دەتوانم بڵێن پێت بە تایبەت شەوانە هاتشۆکردن تایدا ئەستەمە گرژ و ئاڵۆزی هەیە. هەر بۆیە بەشێکی زۆری هاوڵاتیان و ناوچانە بە هیچ شێوێک شەوان هاتشۆ ناکەن. سەبارەت بێمە بۆ سنووری کفری دیارە سنووری گەرمیان کۆمپانیای پاکەرەوە ئەو کۆمپانیای کە سەرخاڵی پاکردنەوەی قەزاکانی کفری و کەلار و ناحیەکانین کە دوایەوەی 3 مانگ موچان وەرنەگرتووە لە ڕێگەی بەرەوبەرایەتی شارەوانەکانی گەرمیان و ئیداری گەرمیانەوە چەند داواکاریەک ئاراستەی وزارەتی شارەوانی و وزارەتی دارایی کرا کە دوای ئەوەی بۆ ماوەی چەند ڕۆژێک بەشێکی زۆری خۆڵ و خاشاک شەقامەکانی ناوەندی ئیداری گەرمیان و هەروەها ناوچەکانی سنووری گەرمیانی گردەوە لە دوێنەوە دەستکرا بە دابەشکردنی موچە بەسەر پاکەوان ئەو کۆمپانیای بەتایبەت کۆمپانیای سەگرمە و ئەو کۆمپانیایی کە سەرقاڵی پاکردنەوەی شارن. ئەمە لە کاتێکدا کە زیاتر لە 3 مانگە ئەوان موچان وەرنەگردووە. بۆیە بەشێکی زۆری ئەو پاکەرەوانە کە بە ئەندازیاری ژینگەی دادەنرێت گەورەترین گرفتیانەوە بۆ دابینەکردنی موچان. من دێمەوە بۆ کفری هەر دوێنێ خۆپشاندانێکی جەماوەری کە بە بەشداری هاوڵاتیان و مامۆستایان و فەرمانبەران ناو سنتەری بازاری کفری دەستی پێ کرد و بڕیارە ئەمڕۆژ بەردەوام بێ هەمووشی داواکارن کەوا حکوومەتی هەرێمی کوردستان میکانیزمێک بدۆزێتەوە لەوەی کەوا ئێستا ئێمە لە مانگی 5 هێشتا موچەی مانگی 1 دابش نەکراوە. بۆیە بەڕاستی بەشێکی زۆری فەرمانبەران و هاوڵاتیان و موچەخۆران و بەتایبەت مامۆستایان نیگەران لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە لە ئاستی داواکاری مامۆستایان و فەرمانبەران. بۆیە پێویستە بەزووترین کار بکات بۆ دابیکردنی موچەی بۆ مامۆستایان و فەرمانبەران بۆ پێیکەوە بەشێکی زۆری مامۆستایان و فەرمانبەران لە دۆخی خراپدان و بڕیارە ئەمڕۆژ ئەو خۆپشاندانن بەردەوامێ. من لەگەڵ ئیداری شارشا قسەم کردووە قایمقامێت و ئیداری گەرمیانش پشتگیری تەواوی داواکاری و داخوازی خەڵکی ناوچەی کفری و گەرمیان دەکەن بۆ پێیکەوە لە ئێستادا وەزعی دارایی دەتوان بڵێم گیرفانی فەرمانبەران و مامۆستایان زۆر خاڵیە بە تایبەت مانگی ڕەمەزانە و چەند مانگێکیش کەرینچینە کراوە خەڵک دەرنەچووە و نزیک دەبینەوە لە جەژن هەموو ئەمانەوە دەخوازێت بەڕاستی دۆخەکە لە دۆخی خراپدا بێ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکات لە داخوازی و داواکاری فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان و بە تایبەت ناوچەی گەرمیان بۆ پێیکەوە ناوچەیەکە بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەم ناوچەی هەژارە. سەبارەت بە هەوڵەکانی لیژنەکانی خۆپاراستن یاخود ئەو لیژنانی کە دەگەڕێن کە ئەوەی من دەیبینم لە ناو کفری و لە مارکێت و لە دەواازەکان و لە بازگەکانیش بە شێوەیەک لە شێوەکان ئەو لیژنانە زۆر کارایە کە ئەمە ڕۆلی باشی هەبوو لە پاراستنی گیانی هاوڵاتیان. خاڵێکی دیکەیە دەبێت ئاماژەی پێ بکەم بەداخەوە کە خاڵێکی گرنگە هەروەها مەترسیدارە لە ڕابردووە بەشێکی زۆری کۆگاکانی بانئاسیا و کە دەکەوێتە سنووری بڵین خەزای کەلار ئەو کۆگانە بەشێکی زۆری خۆراک و خواردەمەنی ئاراستی بازاڕەکانی گەرمیان دەکەن لەلایەن دەستێکی نادیارەوە چەند کۆگایەک سووتێنرا هەروەها چەند کۆگایەکی دیکەیشی خاوەنەکانی هەڕەشەیان لێکرا و داوای بڕێکپاریان لێ کردووە. بۆیە چەند کەسێک لەلایەن ئاسایشی گەرمیان و دەستگا ئەمنیەکانەوە لە سنووری گەرمیان دەستگی کراوە بە مەستی لێکۆڵینە و یاخود کەوا ئەو کەسانە تاوانبارن دەستیان هەبووە لە ئەو کۆگانە کە ڕۆڵی باشی هەیە لەوەی کەوا نایەلێ ئەو کۆگانە نرخی کاڵا و شتومەک و خۆراکان بەرز بێتەوە. من دووە بابەت دەمەوێت قسەی لەسەرکەم ئەوەیە کە ماوەی چەند ڕۆژەکە دەبینین لە ڕێگەی وزارەتی پەروەردەوە یاخود بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانەوە کۆد یاخود شێوازی خوێندنی ئۆنلاین
دەیانوێت پەیڕە بکەن بەداخەوە من لەگەڵ زۆرێ لە توێژەرانی کۆمەڵایەتی قسم کردووە کە ئەمە جگەلەوەی گاڵتەجاریە بەو شێوەیە ئەوە وەسفیان کرد لە هەمان کاتیشدا هیچ سوودی نابێت بۆ خوێندن بەو پێکەوە لە ڕابردووە بەشێکی زۆری توێژەرانی کۆمەڵایەتی وزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاپرسی کردووە لەوەی کەوا هۆکاری سەرەکی دابەزینی ئاستی زانستی و پەروەردەی لە خوێندکاران و خوێندنگاکان بۆ دەگەڕاندەوە کە بەکارهێنانی ئەنتەرنێت بە تایبەت فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان لە ئێستادا وزارەتی پەروەردە دەیەوێت لە ڕێگەی ئۆنلاینەوە خوێندن بە شێوازێک لە شێوازەکان دەست پێکا کە بە ڕاستی ئەمە وەکو پسپۆرانی توێژەرانی کۆمەڵایەتی و پسپۆرانی بواری پەروەردە ئاماژیان بۆ کردووە کە ئەمە سوودی نەکنابێت بەڵکو زیانی دەبێت و لە هەمان کاتیشدا دەبێت ئەو ڕاستیە بزانین کە لە سنووری گەرمان هێشتا بڕێک لە هەندێک لە بەڕێوەری قوتابخانەکان ڕەنگە لە بابەتی کۆمپیوتەر و ئۆنلاین و تۆڕە کۆمەڵایەتەکانی ئاشنا نەبن و شارەزایی نەبن ئیدی چۆن خوێندکاران دەتوانێت سوود لەو خوێندنی ئۆنلاینە ببینێ بۆیە ئەمە بەلای بەشێکی زۆری توێژەرانی کۆمەڵایەتی یاخود شارەزایی بواری پسپۆری پەروەردە هیچ سوودی نابێت ئەمە کۆی زانیاریەکانی هەواڵی سنووری گەرمیان بوو من دەگەڕم بۆ سوودی کەناڵی گەلی کوردستان. بەڵێ سوپاس بۆ پەیامنەرمان حەیدەر کاوەشێکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم لەسەر تەوەرەکەمان بەردەوامە بین مامۆستاگەڕێم وەلای بەڕێزت. ئەمە باسێک لەوە بکەین کە ئەم سیستەمە لە ئێستادا ئۆنلاین نییە ڤیدۆکان ڕێکۆرد کراون ئەمە تا چەند کاریگەری ئەوێ لەسەر خوێندکاران. خۆی هەموو شتێکی ڕێکۆرد تام و چێژی خۆی لە دەستدات ئێستا ئەم پرۆگرامی ئێمە دوای دووبارە ئاکرێتەوە ئەم تامین یەکە ئێستا ئەمە قسەی تیاکەین باشە جاوەر ئەمە بێنە لەناو سیستمی خوێندنەوە وەرە بێنە ناو سیستمی پەروەردەوە تۆ لەگەڵ خوێندکارەکاندا هیچ کارلێکێکت نەماوە هیچ پەیوەندێکی ڕاستەوخۆ نەماوە لەگەڵیانە خوێندکار لەگەڵ مامۆستاکار پەیوەندێکی ڕاستەوخۆی نییە کەواتە ئەتوانین بڵین تا ڕادێک سیستەمی ئۆنلاین باشتر بوو لەم سیستەمی ئەلکترۆنیە لەم سیستەمە ڕیکۆرد کراوە کاریگەریەکی زۆر خراپی هەیە زۆر ئەتوانم بڵێم نێگەتیڤ سایدەکانی زۆر زیاتر لە پۆزیتیڤ سایدەکانی چکە پۆزیتیڤ سایدەکانی چیە تەنها ئەوەیە کە خوێندکار دوان ناکەوێت لە خوێندنەکەی بەپێی ئەمەی کە ئەماندایانەوە بیرۆکەکە لەسەر و ئەساسەوەیە ئەو وانانەی کە تەواو نەکراوە تەواو بکرێت ئەگەر داخڵ بکرێت بۆ ئیمتیحانات و دەرەجەی لەسەر بێت یاننا لە هەردوو بارەکەیە پێویستە خوێندکار ئەو منهەجەی کە بۆی دیاری کراوە تەواوی کات بەم پێوەرە پۆزیتیڤ سایدەکەی لەوێ ڕاستە کە خوێندکار ئەو وانانە تەواو کات بەڵام هەیە تا چەند سوودی لێبینیەوە لە وانانە ئەوە حقیقەتەکە ئێمە لە بۆ لا تااقەتی گوێگرتنمان نییە وایە ڕاستە من هەرویستم باس لۆ بکەین مامۆستا باس لۆ بکەین کە خوێندکاران لە پۆل تااقەتی وانەوتنەوەیان نییە جا ئێستا چی بگات بەوەی کە خۆیان سەرپشە کراون لەوەی کەوانەکان ئەخوێنرێیان ناخوێنرێت بۆ نمونە ڕۆژانە پێویستە سێری بکرێت خوێندکاران باوەڕ ناکەم تااقەتیان هەبێت هەموو ڕۆژێک بتوانن سێری ئەم وانانە بکەن و سعی بکەن لە بەردەم ئەم وانانەیە پێویستە بۆ ئەمە چی بکرێت ئەزانی جۆرێک لە تەمەڵیش دروست بووە تۆ سێریکە وانەکان تااقەتیان نییە لە پۆلا بخوێنن ئەجاوارسا لە بەردەم شاشەیەکی بچووکە ئەگەر هەشیان بێت باشە ئەگەر هەشیان بێت لە بەردەم شاشەیەکی بچووکە سەیریکەن هیچ جوڵێکی فیزیکەڵیتیان نییە خوێندکارە ڕۆژ بۆ مەکتەب یاریەکە لەگەڵ ڕەفیقەکانیان لەگەڵ ئەوە نییە کاتی وەرەگرت سراحەتی وەرەگرت ئەمانە هیچیتیان نییە لە بەردەم شاشەیەکی بچووکە دانیشتووە هیچ جوڵەیەکی تیان نییە هیچ هینێکی نییە هیچ ڕۆڵێکی نەماوە تێگەی لەبەرەوە زۆر قورسە بەڕاستی کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر خوێندکاران مامۆستا باسێک لە خوێندکارانمان کرد و هاوڕەکانیان لە خوێندنگا وەک زانین کۆنتاکتێکی زۆر هەیە لە نێوان هاوڕەکان لە خوێندنگەدا و هەنێک کاتی ژوانەکان کۆنتاکت هەیە لە بینی خوێندکاراندا بۆ نمونە زانیاری لە یەکتری وەرئەگرن ئێستا ئەمە نەماوە پێویستە چی بکەن چۆن پەیوەندیان هەبێ بە یەکەوە بۆ ئەوەی کە بتوانن زانیاری بدەن بە یەک لەسەر ئەوانانی کە سێریان کردووە تۆ گەر لەگەڵ دایک تا قسە بکەیت ڕۆژێک بە تەلەفۆن چۆرە پەیوەندیەکەتانەگە ڕۆژێک بڕۆی بۆ لای باشە ئەمەش هەمان شتە کاتێک من پرسیاری خوێندکارەکانم بۆیە لە ڕێگەی مەسنجەرەوە زۆر کات بە ڤۆیس جوابیانێمەوە یان بە تێکست جوابیانێمەوانێ بەڵام ئەو بۆ جۆرە ئینترێست نین نە من ئینترێستم بۆ جۆرە بە پرسیارەکەیان نە ئەو بۆ جۆرە ئینترێستە بە وەڵامەکەی من چونکە تۆ ڕوبەڕوو نایبینیت باشە ناتوانیت تااقەتت نامێنێ سیرەکەی دوای دوو تێکست تااقەتی نییە زیاتر بنووسێ تۆ
تو دوای دوو ڤۆیس مەسێج تاقەتت نییە زیاتر بڵێیت کاتت زۆر ئەبات کاتت زۆر ئەکوژە چی تۆشی هی ئەو چاوەڕوانێکی زۆر دروست دەبێت لە بینی تۆ ئەوە مامۆستاکەی لەسەر خەتە جوابایەتەوەیان کۆمنت ئەوە نیە یەکێکی کە لە خەلەلەکانی ئەم سیستمە ئەوەیە کە هاوڕەکان ناتوانن کۆمنتەکانی یەکتری ببینن پرسیاری یەکتری ببینن یەکێک لە شتە جوانەکانی ناوپۆل ئەوە بوو کە تەلەبەیەک پرسیارێکی کرد ئەوانی کە هەمویان پرسیارەکەیان ئەبیست باشە لەسەر پرسیاری ئەوە جاریوە پرسیاری تر دروستە بوو نمونەی تر دروستە بوو جاریوە هەبوو مامۆستا بخۆم بە خوێندکارەکان مۆدیال لە تۆ نمونەیەکم بۆ دروستکە لەسەر ئەو بابەتە کێ نمونەیەکمانیاتێ لەسەر ئەوە کە ئیزافەیەکی هەیە کۆمنت ئەو نیە کیوری ئەنی کۆمنت ئەنی کیوری ئەنی کوێستچن هەها ئەم شتانە نییە لەم سیستەمە خوێندکار ناتوانێت گوێ لە هاوڕەکەی بێت ناتوانێت بزانێت پرسیاری هاوڕەکەی چی بوو کاتە سوودوەرگرتن لە ناو هاوڕەکانیشان نەماوە ئەگەر هاوڕەکان ئەوانێک کە تۆزێک نزیکن لێکەوە گڵۆکەیشن لەگە بتوان جار بەجارێک بڕۆنە لای یەک سعی بکەنیان جۆرێک خوێندن بە یەکەوە بکەن ئەمەش بەڕاستی وەکو ئەوە نییە کە لە هەمویان لە چەند شوێنێکی جیاوازەوە هاتن لە ناو هەمان پۆلە کە ئەوبوونەوە دەرسیانە خوێنەوە گویان لە پرسیارەکانی یەک و لە وەڵامەکانی مامۆستاژە بوو بۆ هەمویان واتای کەشی پۆل زۆر جیاوازترە لەم زوانانە مامۆستا بزانم کە تا چەند پێویستە کۆنتاکتمان هەبێت و تا چەند پێویستە خۆمان بگونجێنین لەگەڵ ئەم وانانە کە ناچاری و پێویستە بۆ جۆرێ بخوێنرێت و چی بکرێت بۆ ئەوەی کە ئەو کێشانی هەیە چارەسەر بکرێت و وانەکان بە باشی وەربگرین وەکو وەزانین ئەم خوێندنە سیستمی ئەلکترۆنی خوێندنی ئیلزامی نییە ئیجباری نییە اختیاریە تۆ توانیت بیخوێنیت دەتوانیت نەیخوێنیت بەڵام ئەمە دڵەڕاوکێکی زۆر گەورەی دروست کردو لەلایەن خوێندکارانەوە خوێندکار هەیە لە شوێنێکی دوورە دەستە تەنانە سمارتفۆنیشی پێ نییە ئەو خوێندکارە بێت چی بکات من هاتوون بەڵام و تویانە نە سمارتفۆنمان هەیە نە لاپتۆپ نە تابلێت نە ئایپاد نە هیچ شتێک تەنانەت سمارتفۆن دەرەوەی شار بەڵێ بەتاکید هەیە لە دوورە دەیەکایە لەگەڵ شوانیەکەی یەت بۆ مەکتەب باشە شوانیش ئەکات و یەت لە مەکتەبیش ئەخوێنێت تۆ لەم دۆخەیە لەم حاڵەتەیە چی لەو خوێندکارەکە کە تەنانەت سمارتفۆنی پێ نییە بای لەوانێ بای 200,000 بێت باشە کاتە ئەم یان هەنێک لادێ هەیە مامۆستا هەر تەنانەت خەتیشی بۆ نەچووە بەسەبێت کێشەی هەیە ڕێک وایە خەتی ئاسیاسیاڵەکەش بە تەواوەتی وەری ناگرێت جارێک کە تۆ ئینتەرنێتی پێ بکەیتەوانێ کاتە ئەم سیستمێکی سەرکەوتو نییە بۆ کوردستان باشە چونکە بربەست و ڕێگرەکان زۆر زیاترن لەوەی کە ئیشی لەسەر بکرێت بەڵێ مامۆستا وەکە زانین کە داخڵی ناو سیستەمەکە ئەبین هەنێک خوێندکارێک لێیان لەوە هەیە هەنێک وانەی تایە وانەکانی تریتیانە بۆ نمونە کوردی تایە بیرکاری تیانە یاخود هەنێک وانە هەیە بڵێ بۆ نمونە وانەی یەک و دوی تیا سیتیان نییە چی بکرێت لەم کاتەیە ئەوە بێت وەزارەتی پەروەردە زۆر بەجددی ئیش لەسەر ئەوە بکات مادەم دەستی یاوەتە ئیشەکە بە ئیشەکە بە کاملی بکات لانێکم ئەو وعدێکە یاەتی بەتەلەبەکان هەموو ئەوانانیان بۆ بەخشکات ئەبێ بەخشی کات ئەبێ چارەسەری کات چکە بەڕاستی زۆر کێشەیە وەکوی کە من ABC بە تەلەبە بڵێم DEF پێناڵم بڕۆمە سەر لێتەرەکانی تر سەر پیتەکانی تری زمانی ئینگلیزی ئەو کاتە ناتوانم تەلەبە ناچارکەم بڵم بۆچی لە یەکە و پەڕانۆکە من پێم نەوتیت لەو کاتە خوێندکار ئیجباری ئەکرێت بۆ ئەوەی کە خۆی وانەکان بخوێنێ یاخود خۆی وانەکانی ئەوەی کە بڵێن بۆ نمونە تیای نییە ئەوانەی کە تیای نییە بیخوێنێت یاخود هیچ خوێندکار ناتوانێت لەو کاتەدا هیچ شتێک بکات خۆی گوتم ئەم سیستەمێکی ئیلزامی نییە ناچارنیت بۆی کە وانەکان بخوێنیت چوەکو مامۆستا ئیلزامی نییە چوەکو خوێندکاریش ئیلزامی نییە بەڵام دڵەڕاوکەی دروست کردو لەلایەن خوێندکارەوە خوێندکار هەیەڵێت من وانەکانم نەخوێنەوە بەتایبەت بۆ بنەڕەتیەکان ئەمە زۆر حقومانەزانین مناڵ چۆنە هاوڕێکەم وانەکانە خوێنێ من سمارتفۆنم پێ نییە من مۆبایڵی خۆمم نییە یان لاپتۆپەکە براکەم نامماتێ هەموو کاتێ هاوڕەکانم پێشکەوتون ئەوان تویانە ئێمە دەرەچین تۆ دەرناچێ ها ئەم جۆرە بیرکردنەوەوانە کاتە دڵەڕاوکێکی زۆر گەوری دروست کردو لای خوێندکار ئەگەر تۆ بۆی شەرحەکەی بڵێ ئەمە بۆ جۆرە نیە ئیلزامی نیە ئیجباری نییە خوێندکارێکی بەڕاستی بنەڕەتی لەوە تێناگات و بەدەر لەوەش هەنێک ئاست زۆر گرنگە بخوانرێت یەکی ابتیدایی باشێکی سەرەتایی زۆر گرنگە بخوانەیەکی بنەڕەتی چونکە تۆ ئەگەر لی ئەساسی ئەم بینە
ئەساسێکی باش نەبێت حتمما لە هەر ڕۆژە لە ڕۆژەکانە بێت ئەڕۆخێت یان درزێکی خراپی تێبێت یان بە جۆرێکی ناشرین دەرەکەوێت لە دەرەوە وایە ئەمەش وەکو هەمان شتاگە بەراوردی بکەین هەربەدەلەوە باخچەی ساوانیش زۆر گرنگە لە ئێستاوان یەکێکە لە ئەساسیەتەکانی خوێندن ئێستا چۆر باخچەوە دیسان پەروەردە و فێرکردنیشیان هەیە لە باخچەوە دەست پێکرێت کاتە ئەم سیستمە ئەگەر دڵڕاوکی دروستکرد دەبێت لای تەلەبە زۆر کێشەیە ئەو بچکلێکە وەکوتوتێ هەنێوانیتیانە لەگەڵ وەشە تەلەبە دڵی سوکنایی نایە بڵێم هەنێوانیتیان یەکەواتە ئیلزامی یەکەواتە گرنگێکی وانی یەکەواتە توانم بڵێم خۆم تووشی قەلەقی و بێتاقەتی ناکەم باش هیچ سترێسێ بە خۆم دروست ناکەم ناتەلەبە زۆر سترێسە ئێستا بێجگە لەوانی کە باسمان کرد وەکو دیاڵێک جیاوازە وەکو ئەوەیکە لە کێشەکانەوەی کە وانەیەکی تایە وانەیەک دوای ئەوەی تیانە وانەیەکیانی بە لەهجەی سلێمانی تایە وانەکەیتیانی بە بادینیە چۆنە ینی ڕاستە مامۆستا باسێک لەوە بکەین کە خوێندکاران کاتێک ئەچوونە خوێندنگاکانیان تێکەڵاوی هاوڕەکانیان ئەبوون بڵێن کۆمەڵێک خۆڕەوشتی جوان لە مامۆستاکانیان فێر ئەبوون لە ئێستادا ئەمانە هیچی نەماوە تەنها گرنگی ئەدرێت بە فێرکردن پەروەردە وەلانراوە ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر خوێندکارەکانمان ئێمە ئازانین کە هەموو کاتوسراوە پەروەردە پێش فێرکردن مکە قۆناغی 12 لەلایە زۆر کات دانیشم قسەی باسی ئەزمموی خۆمیان بۆکەم قسەیان بۆکەم ئامۆژگاریانەکەم بە جۆرە لە جۆرەکان ئەزمونەکانی خۆمیان بۆ باسەکەمانێ بۆ یکە سوودی لێوەگرن یان هەنێک ئامۆژگاری و هەنێک جۆری لە پەروەردەکردن هەیە لە ناو پۆلە ئەکرێت باشە یان جاری وا هەیە خوێندکارێک کێشەیەکی هەیە یەتەلات بۆ ئیدارە لەگەڵ تا دانیشێ قسەی لەگەڵاکەی یان توێژەری کۆمەڵایەتی هەیە لە ناو خوێندنگاکانە کە ڕۆڵێکی بەرچاویان هەیە کە خوێندکارە ڕاتە لایەن کێشەیەکی هەبێت هەر سترێسێکی هەبێت ئەچتەلایەن باشە لە سیستمی ئەلکترۆنیە ئەم جۆرە مامەڵەیە نەماوە تو بابەتەکەی شەرح کردووە ئەگەر کۆمنتێکی هەبێ ئەگەر پرسیارێکی هەبێت لە توێ کات و ئەڕاتە دەرەوە ئەگەر دروست ببێن پرسیارە هیچ جۆرێک لە پەروەردە نەماوە تۆ لەم سیستەمەیە یعنی ئەکرا ئەوش جۆرێک پرۆگرامی بۆ دابنرایە یەکێ لەوانەکان وانەی پەروەردەی بووە خوێندکار چۆن زاڵ بێ بەسەر تاقیکردنەوەکانە چۆن زاڵ بێ بەسەر سترێسی ناو تاقیکردنەوەکانە چۆن وەڵام باتەوە چۆن بخوێنێ کەواتە ئەکرا لەگەڵ ئەوەی کە وانەکان وانە ئینگلیزی ڕیکۆرد کراوە وانەی فیزیا ڕیکۆرد کراوە باوانەیەکی پەروەردەیش ڕیکۆرد بکرایە مامۆستا وەکو دوایین پرسیانم ئەمەوێت بزانم ئامۆژگاری تۆ چییە بۆ خوێندکاران بۆ مامۆستایان تا بتوانن کە سوودێکی زیاتر لەم سیستەمە وەربگرین لە ڕاستیا قورسە هێسا ئەمە هەنێشت بڵین لێرەیە بۆ نموناگە بڵێم ئەڵتەرناتیڤ هەیە بۆ ئەم جۆرە لە سیستەمە ڕەنگە چوەکو پەروەردە چوەکو وەزارەتی تەندروستی چوەکو بەشێک لە مامۆستایان و خوێندکارانی دژی ئەم جۆرە بکردنەوەی من بن بەڵام جۆرێک لە سیستم هەیە پێڵین کمیونیتی ینی تۆ هیچ سیستمی گروپات دروست ئەەکەیت بە حکمێکی ئێمە بینین ئێستا بازاڕەکان کراونەتەوە خەڵک بەریەکەوتنی زۆری هەیە ئێمە ئەتوانین بەم جۆرە بەریەکەوتنە سربەستانەیە دروست نەکەین لە ناو خوێندنگایە ئەتوانین خوێندنگاکان بکەینەوەوانێ بەڵام بە جۆری گروپات چۆنە گروپات سیستمی گروپات چۆنە بەتایبەت بۆ بنەڕەتیەکان ئەگەنە ئامادەیەکان توان خۆپارێزی و ڕێکارە خۆپارێزیەکان جێبەجێ بکەن بەڵام بۆ بنەڕەتی تاڵاتەیە قورسە ئەکرێت لە پۆلێکە ئەگەر جاران 30 تەلەبێتیا بۆ یا 20 تەلەبێتیا بۆ تۆ بیکی بە گروپات لە ڕۆژێکە ئەمڕۆ بۆ نمونە ئەم دە تەلەبێت دەوامەکەن شوێنەکانیان بۆ ڕێک بکرێت جۆرێک خۆپارێزی هەبێت و لە گۆڕەپانی خوێندنگاش چاودێریان هەبێت بۆ یەکە دیسان مناڵەکان تێکەڵێکی گەورەی و فراوان دروست نەکەن لە بینی خۆیانە سیستمی گروپاتەکەش چۆنە ئەم مامۆستای کوردی ئەمڕۆ یەت بە ئەمەنە گروپات دەرسەکان ئەڵێتەوە مامۆستای بیکاری بەونا باشە کاتێ مێکێکە لە ئەڵتەرناتیڤەکان کە وەزارەت بتوانێت ئیشی لەسەر بکات بەڵام بێگومان دەبێت شایستەدارایەکان بۆ مامۆستایان دەستەبەر بکات چونکە ئەمە کاریگەری هەیە لەسەر خوێندکارەکانش بەشێکیان خوێندکاری مامۆستان بەشێکیان مناڵی مامۆستان بەشێکیان دایک و باوکیان بە جۆرە جۆرەکان بەریەکەوتەی مامۆستان باشە کاتە
کردنەوەی خوێندنگاکان بە هەنێک لە هەلومەرجەوە ئەکرێت ئەڵتەرناتیڤێکی باش بێ لە ئێستاە بەرامبەر بە سیستەمە ئەلکترۆنیەکە چکەوە گوتمان سیستەمە ئەلکترۆنیەکە فەشەلێکی گەورە ئەهێنێ لە کۆتاییە ئەوەش ئەبینین. دەستەکان خۆش مامۆستا سپاس بۆ ئامادەبوون سپاس بە زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ مامۆستا لەنجە ئەحمەد مامۆستای ئینگلیزی پۆلی 12 کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامال بوو. بەڵێ عزیزانم ئێستاش پەیاملێرمان هونەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵمانە هونەر سڵاو لێ بێ و بەیانیت باش پێ دەمێ بزانم کە زانیاریەکان لای تۆ چین. سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان بێگومان لە سنووری ئیداری ڕاپەڕین وەک پێشتر ڕاگەیەندرا بە خۆشحاڵیەوە بە درێژایی چەندین هەفتەی قەدەغی هاتوو چۆتەنها دوو حاڵەت لە سنووری ئیداری ڕاپەڕین بۆ نەخۆشی کۆرۆنا ڕاگەیەندرا لە ئێستاشدا هەوڵەکانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین بە ئاراستی زیاتری هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و ئەو ڕێژەیە کە هەیە ئەنی ڕێگریکردن لێی و بەرز نەبوونەوەی هەوڵەکان بەردەوام من میوانێکی بەڕێزم لای کاگومێت حەسەن کە پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی خوێنە کە بە درێژایی چەند هەفتەی ڕابردوو ژێکێک لەو کارێکتەرە زۆر سەرەکیانە بوو لە دەڤەری ڕاپەڕین کە ڕۆڵی مەیدانی و یەکێک لە جەنگاوەرەکانی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بوو لە نەخۆشی کۆرۆنا لە دەڤەری ڕاپەڕین. من میوانمە لەگەڵمدا بزانین هەنگاوەکانی دوای ئاسایی بوونەوەی ئەم دۆخە لە دەڤەری ڕاپەڕین بەچی گەشتۆ کاگومێت ئەم کاتت باشەگە بێ ئێرە سڵاو دەبێت کاگومێت سەرەتا بۆ بیرهێنانەوەیەک ئەگەر بە کورتی ئەوەم پێ بڵێ چۆن ئەم دۆخە کۆنتترۆل کەرە دەبەری ڕاپەڕین. دەست خۆش سپاس سەرەتا بەخێرتان دەکەم زۆر سپاس بۆ بینەران زۆر سپاس بۆ کەناڵەکە ئێوەش کە بەردەوامی لەگەڵ ئێمە بوون هەموو کاتێ هەواڵەکانی دەبەری ڕاپەڕیتان گواستوێتەوە. ئەمن ئەوەی کە دەمەوێت باسیکەم بە کوردی کە سەرەتا ئێمە کە هەواڵی کۆرۆنا گەیشت مەسەلە لە سینەوە کە بڵاوەوە ئێمە ڕاستەوخۆ دەستمان کرد بە کۆمەڵێ دانانی کۆمەڵە پلان لەگەڵ بەڕێوەبەراتی خۆپاراتی تەندروستی ڕاپەڕین و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین پلانەکان بریتیمون لەوەی کە ئێمە دەستمان کرد بە سیمینارات سەرەتا ئەو سیمینارانەمانتە بۆ مەکتەبەکان کرد بۆ مامۆستایانی ئاینی کرد و لە خەڵکمان هۆشار کردو لە ناو بازاڕ و لە شوێنە گشتیەکان و هەروەها کۆبوونەوەمان بە بەردەوامی هەبوو لەگەڵ بەڕێوەبەراتی قایمقام و ئەوانە کە سنوورەکان بتوانین بە تەواوەتی کۆنتترۆڵکەین ئەوەش بوو هەر لە ماوەکی زۆر کورتدا هەموو ئەو پلانانەی کە دامان نابوو بەڕاستی جێبەجێمان کرد دوا بەدوای ئەوە کە بڕیاری داخستنی مەکتەبەکان درا ئێمەش لە ژێر ئەو بڕیارە و مەکتەبەکانمان داخست و خەڵکمان بڵێ قوتابی و خەڵکمان بەڕاستی نردۆ ماڵە دوای بەدوای ئەوە بڕیاری قەدەغی هات شۆکرا ئێمەش بە هەمان شێوە بە پلانی خۆمان ئەو قەدەغی هات شۆمان بە شێوەیەکی زۆر جوان جێبەجێ کرد و بازارەکان بە تەواوەتی کۆنتترۆل کرد دیارە ئەوە هەمووی بە شێوەیەکی تیم کراوە بە لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی خۆپاراتی تەندروستی ڕاپەڕین ڕاستی ئەم دەمەیە لێرە ئاماژە بۆکم کە ئەوان ڕۆڵی زۆر سەرەکیان هەبووە لە کۆنتترۆلکردنی پەتای کۆرۆنا ئەو خۆشبەختانە نەتیجەکەشمان بینی ئێمە لە کۆی و هەموو سەرجەمی دانیشتوانی کە لێرە هەبوو تەنها دوو کەیسی پۆزیتیڤمان هەبوو کەیسێکیشان کە خۆی ئەسڵەن لە بەریتانیا گەڕابەوە کەیسێکی ترمان هەبوو کە لە سەنگەسەر خۆی خەڵکی ناوچەکە بوو. ئێستا ژیان لە ڕانی ئاسایی دەڤەری ڕاپەڕین ینی قسەتان ڕێنماییتان بۆ خەڵک چیە؟ بەڕاستی ئەمە دەبێ ینی ئەگەر باسی پەتا جیهانیەکان بکەن دەبێ بگەڕێنەوە بۆ مێژوو دیارە مێژوو ینی شتێکمان پێ دەڵێ کە ئێمە دەبێ زیاتر پەندی لێ وەربگرین لە مێژووی ئەنفلۆنزادا کە پێشتر هەبووە دیارە شەپۆلی جیاوازی هەبووە شەپۆلە جیاوازەکانیش پەیوەندی بە وەرزەکانەوە هەبووە ئەنی ئەوەی کە لە مێژوودا باز دەکات ئەوەی کە پەیوەندی بە وەرزەکانە هەبوو دیارە هەموو ڤایرۆسەکان بە تەبیعی خۆیان لە وەرزی زستان و پاییزدا زیاتر بڵاو دەبنەوە ئەوش بەهۆی سێ هۆکارەوە هۆکار یەکەمیان ئەوەیە کە لە وەرزی پاییز و زستاندا ڕێژەی تیشکی ئەڵترڤایلێت زۆر کەم دەبێتەوە کە کاریگەرێکی ڕاستەوخۆ هەیە لەسەر کوشتنی ڤایرۆسەکان لەسەر شوێنە مردووەکاندا دووەمیان نسبەتی شێ زیاد دەکات کە ئەوەش ئەو نسبەتی شێوا دەکات ئەو ڤایرۆسە زیاتر بژیت و پلەی گەرماش کە نزم دەبێت بە هەمان شێوە کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر بڵاوبوونەوەی پەتاکە و هەروها دابەزینی پلەی گەرماژوا دەکات خەڵکەکان زیاتر لێک نزیکەنەوە بۆ کەسێک لە ماڵێکدا لە یەک ژووردا دەژی ئەوە دەکات بە ینی ڕێگەی گواستنەوەی ئاسانتر بێت ئەوە هۆکارێک کە دەبێت ئەمە زۆر وریابین کە مەسەلە لە بەرزی زستان و پاییزدا پەتاکە مەسەلە لە مێژوودا جارێکی تر گەڕاوەتەوە ئەوە یەک دووەمی نیشان مەسەلەی گواستنەوەی پەتاکە هەر لە مێژوودا کە پێمان دەڵێ ئەم پەتا مەسەلە لەوەی کە لە ساڵی 1970 بۆ بیسکە خاندوویەتی ئەمە لە ڕێگەی دووبارە کە شەپۆلی دووەم لە ڕێگەی ئەو
سەربازانەوە بۆ کە گەڕاونەوە وڵاتەکانی خۆیان یعنی کەواتە ئێمە ینی ئەم دەواازە سنووریانەکە ئەگە بۆ نمونە بە ئاسایی بکەینەوە دەبێت زۆر وریابین لەوەی کە شەپۆلی دوم لە وڵاتانی ترەوە دەگەڕێتەوە بۆمان بۆیە لە سۆنگەی ینی دراسەکردنی مێژوو ئەو پەیپەرە ئەو توێژینەوانێک کە ئێمە خوێندومانەوە هەیە دەبێت لە سێ چوار حاڵەت وریابین ئەوەیە کە خەڵک ینی ئێمە نامانێت خەڵک بدرسێنین بەڵام دەبێت خەڵک بەڕاستی هۆشاری تەندروستیەکەی زیاتر بێ و ئێمە پلانی زیاتر دانین بۆی خەڵک بەڵێ بێگومان لەبەر ئەوە مێژوو وامە پێتەڵێ مێژوو دەڵێ مەسەلە دێت شەپۆلی تری هەیە و هەموو ئەو ئێستا جیهانیەکانە ئەڵێن کە شەپۆلی تری هەیە تا وەزەی تەندروستی خۆی ئەڵێ شەپۆلی تری هەیە بێگومانەوەی کە شەپۆلی تریشی دەبێت بۆیە دەبێت خەڵک و شارکەنەوە ئێمە سار نەبینەوە بڵێن کاکە تەواو کۆڕۆنا و خلاص خەڵک بە کەیفی خۆ بچێتەوە بازار و ئەوانە ئێمەش خۆما وەکو ستافی تەندروستی پشسار بینەوە پشتی لێ بکەینەوە بڵێن تر پێویست ناکە لەبەرەوە وەکو ئێمە وەکو خۆمان ئەبێ پێویستە هۆشارە تەندروستیەکان بەردەوام بوو کۆڕسی مینارەتەکان بەردەوام بێ زیاتر ئەگەر مەسەلە لە ئۆنلاین بێ هەر جۆرێک بێ خەڵک زیاتر تەندروست بڵێ هۆشاری تەندروستیەکان زیاتر بڵاو بکەینەوە زیاتر پەرە بەوەی دێن کە خەڵک بەڕاستی ینی لەو قەناعەتی بۆ دروست بێ کە کۆرۆنا وجودی هەبووە و هەیە و خەڵکیش پێی نەخۆش دەبێ و خەڵکیش پێی دەمرێ الحەمدوللا کێمە لە کوردستان کێشەمان نەبووە مانای ئەوە نییە کە ئیتر جارێکی تر شەپۆلی تر نایە و ئیتر تووشی هیچ پەتاکی تر نابین لەبەر کاتەکە بە کورتی ئەوم پێ بڵێ سامپڵ وەردەگرن سەر بەڵێ ئێمە مختبەرەکەمان کە کراوەتەوە ئێستاش من خۆم لێ پسرای بەشی مۆلیکولێر ڤایۆلۆجیم لێرە مختبەرەکەمان هەموو کات ئامادەی و سامپڵی وەردەگرێت و تێستیژەکە و بەردەوامیش تێش دەکەن ینی ئەوەندێ بە پلانی بەڕۆبەراتی تەندروستی ڕاپەڕین تێست دەکەین و هیچ کالێکمان لە تێستدانە لە خزمەتدامان ڕێزکات حەسەن دەستخۆش بێ سواز بۆ زانیاریەکانت بێگومان بە درێژای نەخۆشی کۆڕۆنایەکێک لە هاوکارە زۆر باشەکانی ئێمەش بوو سپاس بۆ جەنابەت بەڵێ ئێمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر ڕێکارەکانی دوای ئاسایی بوونەوەی قۆناک لە دەڤەری ڕاپەڕین و من دەگەڕێمەوە لایەوە بەڵێ سپاس بۆ پامنێرمان هونەرکا بەشێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بوو ئێستاش پامنێرمان ئەحمەد باشێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانەیە ئەحمەد سڵاو لێوێ و بەیانیت باش بێ دەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین بەڵێ کۆژین بەیانی تۆ بینێران باشتر سڵاوتان لێبێت من ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیم سەبارەت بە ئەو لیژنەیە قسە دەکەین کە ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەی خۆیان ئەنجام دەدەن کە بۆ پرۆژەی لا مەرکەزی گفتوگۆ و قسە و باسی خۆیان ئەنجام دەدەن ئەو پرۆژەی کە قسە و باسی لەسەر دەکرێت ئەمڕۆ لە ڕێگەی لیژنەیەکی نۆکەسیەوە ئەو لیژنە نۆکەسی کە پێشتر ئامادە کرابوون و نوێنەری سەرجەم فراکسیۆنەکانی تێدایە ئەو لیژنەی ئەمڕۆ کۆبوونی خۆیان ئەنجام دەدەن لە دوای کۆبوونەوەی خۆیان و قسە و باسی زیاتر لەسەر پرۆژەی لا مەرکەزی دەکەن قسەکان بەشێکی زۆری بۆ کاک بەرزان بەجێ دێڵم ئەم کاتێت باش ئەم کاتی تۆ بینەرانی بەڕێزیش باش بەڵێ وەکو بە خۆتان نەزانن لیزەیە پێگاتووە بۆ گەڵاڵەکردنی پرۆژێک بۆ لامەرکەزی ئەمڕۆ لە کاتژمێر دەی سەر لە بەیانی یەکەم کۆبوونەوەی ئەو لیژنەیە دەست پێ دەکا بۆ بابەتە ئێمە لە یەکەم کۆبوونەوە خۆ دەزانیەوە لیژنەیەکی هەستیار و لە دۆخێکی هەستیاری شایە بۆیە پێمان باشە ئێمە دوجار کارەکانمان بۆ خزمەتی هاوڵاتیە و ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە کوردستانیشە دەنگدانەوەی هەیە ئەم لیژنەیە و بیرروڕاو بۆ چوونی جیاوازی لەسەر هەیە ئێمە ئەمانەوێ لەم ڕۆدا سەرەتای کارەکانمان ئەو پرسیارە من وەکو سەرۆکی لیجەکە لەناو لیجەکە ئەو پرسیارەکەم ئێمە لامەرکەزی کارگەری و دارایی بۆ چیەکەین بێگومان هەموو لایەنەکانی بەشداربووی ئەو کە پێگاتون لە شەژایەنەکەی ئەنجومەنی پارێزگا ئێمە هەرێکە بیر و بۆچوونی خۆی لەبارەی لامەرکەزی لای ئەو لایەنانە چیەگەێنێ تەرحیەکەین و نەخشە ڕێگایەکیش بۆ چۆنێتی گەڵاڵەکردنی پرۆژەکەمان ئەو مادانەی کە ئێمە کە بە دواداچوونی زیاتری بۆکەین و بیریش لەوەکەینەوە کە ئێمە چەند خەڵکێکی پسپۆر و شارەزا بێنینە ناو کۆبوونەوەکەمان بۆ دەوڵەمەندکردی بابەتەکە بە تایبەتێگەرە و خەڵکانە خەڵکی بێلایەن و ئەکادیمی بن بەڵێ بەڵێ ئەم لیژنەیەوەکو پێمەتی لیژنەیەکی هەستیار و گرنگە و بیرڕای زۆری هەیە لەبارەیەوە بۆیە ئێمامانەیە لە کاتێکی زۆر کەمدا ینی کاڵم کاتێکی کەم ینی لە ماوەیەکی کەمدا بەڵام کاتی کۆبوونەوەکان زۆر دەخایەنە
بەڵێ خۆی ئەم کارە لە سەرەتا لەوە دەستی پێکرد هاوکارانی بەڕێز یاداشتێکیان دا بە سەرۆکایەتی ئەنجومەن سەرۆکایەتی ئەنجومەن پێی باش بوو لەبەرەوەی ئەو یاداشتە واژۆی 14 ئەندامی لەسەر بوو نائەکرا لە ڕووی یاسایەوە سەرۆکایەتی ئەنجومەن کاری لەسەر نەکا بۆیە بڕیارماندا کۆبوونەوەی سەرۆکایەتی ئەنجومەن و هەموو فراکسیۆنەکانی ناوەنجومەنی پارێزگا بکەین لەو کۆبوونەوەیەوە ئەم لیژنەی سا پێگەێنرا بەڵێ ئاوکات ئێستا بۆ بەڕای گشتی و وڵاتیان مامۆستایان یان هاتوون سەرکەوت ئەوانش پێیان وایە لە مرکەزی گرنگە ئێوە وەکو سەرۆکی لیژنەکە وەکو جێگەی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای لەم پرۆژەیە چی دەکەن؟ ئێمە نوێنەری گۆڕانی لە ئەنجومەنی پارێزگایە بۆ خۆشتان نەزان و هەموو هاوڵاتی کوردستان و لایەنە سیاسەکان کە بزوتنەوەی گۆڕان لە بناماکانی کارکردنی بۆ لامەرکەزی بوو لە توانم وەختێکە گۆڕان باسی لامەرکەزی کردووە لایەنەکانی کە بۆ شێوەیەکە ئیساتونەتە پێشە قوبوڵیان نەبووە ئێمە ئەم بابەتە لە چوارچەوەی ئەو یاسایانە کە کارپێکراوە هەموو هەوڵێکی خۆمان نەدەین و بە داوایکی ڕەوایزانین چاوەکەنی ڕێز بەڵێ کۆژین لە دوای سەعاتەوە کۆبوونەوەی لیژنەی نۆکەسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە وەکو خۆیان دەڵێن لیژنەیەکی هەستیارە بۆ ئەوەی گفتوگۆ و قسە و باسی زیاتر بکەن لەسەر ئەو خاڵانەی یان ئەو ڕێکارانەی کە بۆ پرۆژەی لا مرکزی دێتە ئاراوە ئەمان بینوسنەوە یان کاری لەسەر بکەن و یان بە جۆرێک لە جۆرەکان زیاتر درێژە بەو بابەتە دەدەن ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی خۆیان دەست پێ دەکات و لە دوای یەکەم کۆبوونەوە ژمارەیە کۆبوونەوەی دیکە دەهێنە بە دوای خۆی بۆ ئەوی بتوان لەو ڕێگەیەوە ئەو قسە و باسانی کە پێویستە لەسەر ئەو بابەتە بکرێت گفتوگۆکانی خۆیان ئەنجام دەدەن من دەمێت ئاماژەوە بۆ بکەم کە لە دوا کۆبوونەوەی مەکتەبی سیاسیکێتی نیشتمانی کوردستان کە پرۆژەی لامەرکەزی تەبەنی کراوە و یەکێک لەو پرۆژانە ناوزەندەکراوە کە پرۆژێکی گرنگە و زۆر باشە لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوکات لەسەر ئەم پرۆژەیە لەسەر پرۆژەی لامەرکەزی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەت ڕای شەقامیش دروست بووە مامۆستایانی زانکۆوە یاساناسان لەسەر ئەم بابەتە قسە و باسی زۆریان هەیە پێیان وایە پرۆژەی لامەرکەزی پرۆژێکی گرنگە بۆی بتوانرێت لەو ڕێگەیەوە پرۆژەی کارگەڕی و دارایی سپاس بۆ پامنێرمان ئەحمەد کابەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو بەڵێ عزیزانم تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ هەر شاد بن.